ئازانمان لا هەرجێکن سلایمەتان لێوێ بەیانیتان باش بێت خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵە بڕگە بابەتینەمان بۆ ئاماژە کردوون بۆ هیواین کە بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن و سوود لا بڕگە بابەتەکانمان بین. خۆشەویستانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا سێ تەوەری سەرەکی پێک دێت. لا تەوەری یەکەم و سەرتاماندا ڕاستە و خۆ لا پشتدەرەوە میوانێکمان لەگەڵدا دەبێت باس لە کێشەکانی گەنجان دەکەین زانین کە تا چەند لە پشتدەر و ئەو ناوچانەی دەوروبەری گرنگی دراوە بە چینی گەنجان لە هەمان کاتیشدا کێشەکانیان چییە و تا چەند حکوومەت ئاوری داوەتەوە لە گەنجانی ئەم ناوچانەوە و پێویستە چی بکرێ و کار و پلان و پرۆژەی تایبەت بە گەنجان چی بێت. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوایەوە چینە سەر تەوەری دووەمان. لا تەوەری دووەماندا باس لە جیاوازی نێوان گوڵەکانی ئێرە و ئەو گوڵانی کە لە ئەوروپا ئەکەین کە ئەڕوێت باس لەوە دەکەین کە ئەگەر هات و جوتیارێک گویستی یاخود خاوەن نەمامگەی گویستی گوڵێک یاخود ڕۆکێکی جیاواز بچێنێت پێویستە چی بکات ئەتوانێت لە کەش و هەوای کوردستاندا ئەم گوڵانە گەشە بکات لە هەمان کاتیشدا باس لە چاودێریکردنی ئەم جۆرە گوڵانە ئەکەین و باس لەو شوێنانش ئەکەین کە تێیدا دەڕوێت تا چەند گرنگە کە تێیدا بڕوێت بۆ ئەوەی کە ئەم گوڵانە بە شێوەیەکی باش گەشە بکەن. ئەماش تەوەری دووەمان. دوا بە دوایەوە چینە سەر تەوەری سێمان. لا تەوەری سێماندا باس لە زۆربوونی تاوان دەکەین بۆ پێی کە دەبینین ڕۆژانە لە شاشەکان و لە سۆشیال میدیا ڕۆژ بە ڕۆژ تاوانەکان زیاتر دەکەن بەداخەوە ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە هۆکاری بۆچی ئەگەڕێتەوە و بەکارهێنانی سۆشیال میدیا تا چەند هۆکارە بۆ زۆربوونی تاوانەکان و تا چەند ڕاست ئەگەر کەسێک هات و تاوانێکی بەرامبەر کرا یا خۆت کوژرا لە ڕێگەی تیڤیەکان لە ڕێگەی سۆشیال میدیا و پیشان بدرێت ئەمانە تا چەند بوونەتە هۆکاری زۆربوونی تاوان لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە چی بکرێت بۆ کەمبوونەوەیان. ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بڕگە بابەتەکانمان بین. بەڵای ئازانم هەروەکو وتمان لا تەوەریەکەم و سەرتاماندا باس لە کێشەکانی گەنجان دەکەین لە ناوچەی پشتدەر بزانین کە کێشەکانی گەنجان چیە لەو ناوچەیەدا و تا چەند حکوومەت ئاوری لیان داوەتەوە و پێویستە چی بکرێت بۆ چارەسەرکردنیان هەر بۆ مەستەش بەڕێز حەمزە سەلیم سەرۆکی لقی پشتدەری کۆمەڵی خوێندکاران باشەوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمانە. کاگەمزە سڵاو لێوە بەیانیت باش بێت. سەرتامێ پرسیار لەوە بکەم کە ئایا تا چەند گرنگی دراوە بە چینی گەنجان لە ناوچەی پشتدەر؟ بەڵێ باینتان باش دەستان خۆش بێ. دیارە ئەگەر باس بکەین لە باسی گەنج بکەین لە دەڤەرەکەی ئێمەدا یاخود ئەگەر بە شێوازێکی گشتی باسی گەنج بکەین دەتوانین بڵێن گەنج وەکو توێژێکی گرنگی کۆمەڵگا نەک هەر لە کوردستان بەڵکو لە جیهان توێژێکی گرنگن کە دەتوانین بڵێن ڕۆڵی گەنج لە کوردستانیشدا ڕۆڵێکی گرنگی هەیە. دیارە لە دەڤەرەکەی ئێمەشدا وەکو هەموو شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان گەنج ڕۆڵی سەرەکی و پێگەی خۆی هەیە. بەڵام ئەگەر سیر بکەین وەکو پێناسەیەکی بۆ گەنج بکەین گەنج دەتوانین بڵێن لە دابەشکەین بەسەر دوو کۆمەلگادا ئەو کۆمەلگانی کە کراوان کۆمەلگایەکی کراوان لەو شوێنەدا یاخود لە وڵاتەدا بە تەنانەت پیرەکانیش پێیان خۆشە گەنج بن بە پێچەوانشەوە ئەگەر دابەشکەین بەسەر کۆمەلگایەکی داخراودا ئەو کۆمەلگا گەنجەکانیش بیکردنەوەیان بیکردنەوەیشی پیرانەیە. بەڵام ناتوانین لێرەدا تەمەند بکەین بە پێوەەر بۆ گەنج چکات گەنج هێز و توانە و تاقەیەکی جیاوازی هەیە. بەڵام ئێمەش لە دەڤەرەکەی ئێمەدا دەتوانین بڵێم وەکو شارەکانی تری هەرێمی کوردستان گەنجانی ئێمەش لە ڕووی تاقە و توانای خوانەوە توانایەکی باش و بەهێزیان هەیە بۆ خزمەتکردنی وڵاتەکەیان. بەڵام سەرڕایبوونی کۆمەڵە قەیرانی زۆر لە 2014 تاوەکو ئێستا بەداخەوە نەتوانرا وەکو پێویست خزمەت بە گەنجان بکرێت هەروها لە ڕووی نەبوونی کۆمەڵە کار و ئەو گەنجانەی کە تەواو دەبن لە زانکۆ پەیمانگاکاندا بەداخەوە نەتوانرا وەکو پێویست سوود لە بەهاوتوانە و تاقەکانیان وەرگیرێت. کاکەمزە کەوایە بەڕێزت باست لەوە کرد کە ئاور لە گەنجان نەدراوەتە لەم ناوچانە بزانین کە کێشەی گەنجان چیە لە پشتدەر و ناوچەکانی دەوروبەری؟ بەڵێ وەڵاهی کێشەی سەرەکی ئەوەیە خۆی لەم کاتی ئێستادا بە تایبەتی گەنج کاتێککە دەچێت بۆ خوێندن بۆ زانکۆ و پەیمانگاکان کە تەواو دەبێت تەخەڕوج دەکات بە دوای هەلی کاردا دەگەڕێت بە دوای پیشەیەکدا دەگەڕێت کە لە بوارەکەی خۆیدا ئیش بکات. بەڵام بەداخەوە بە حکمی ئەوەی کە دەڤەرەکەی ئێمە گچکەترە لە چاو شارە گەورەکانی وەکو سلێمانی و هەولێر نەتوانرا وەکو پێویست بتوانن کارێکیان دەستکرێت یاخۆ بە دوای پیشەیەکیان دەستکرێت ئەوش بەهۆی ئەوەی کە وەک پێویست نەتوانرا بە تایبەتی کۆمپانیا گەورەکان کە بێن یاخود کارگەکان لێرە بێن هەلی کار بۆ گەنجان دۆزنەوە. ئەمە هەموو هۆکاری سەرەکیە کە گەنجان کێشان هەبێت و هەروەها بەداخەوە ئەوەی کە هەیە ئێستا دەتوانین بەس بڵێن شوێنە میلیەکان بۆ نەوە کافتریا و قاوەخانەکان و ئەو شوێنانە هەن کە گەنجان
ڕۆژانە بتوانن کاتەکانی خۆیاندا بەسەبەرن ڕاستە پێش دروستبوونی ئەم قەیرانە توانراوە یعنی کۆمەڵە کار و کۆمەڵە خزمەتگوزاری بۆ دەڤەرەکەی ئێمە بکرێت بەڵام دواتر بەهۆی ئەو دروستبوونی ئەو قەیرانە ناوە نەتوانراوە کە زیاتر دەرفەتی هەلی کار و زیاتر کۆمەڵە پرۆژەی خزمەتگوزاری لێرە بۆ گەنجان فراهەم بکرێت بەڵام بەداخەوە ئەوەی کە دەیبینین لە ماوەی پێشووتر بەهۆی کۆمەڵێک بەهۆی نەبوونی هەلی کارەوە ڕێژێکی زۆر لە گەنجانی ئەم دەڤەرە بەرەو ئەوروپا کۆچیان کردووە بەداخەوە ئەمەش دەبێتە یەک خاڵ یەکەم دەبێتە هۆی ئەوەی کە هێز و کار و توانە و تاقی گەنجانمان لە کەس بچێت کە لە ڕووی ئابوووریەوە بتوانین سوودیان لێوە بگرین بەداخەوە ئەوانە دەچن لە وڵاتێک کە خزمەت بە وڵاتێک دەکەن کە ئەو وڵاتە نەبەهاو نە لە ڕووی ناسنامەوە خاوەنی ئەو ناسنامەی لە وڵاتەکەیش دەکەن بەڵام هۆکاری سەرەکی ئەوەیە کە نەتوانرا حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە نەیتوانیوە کە سوودی زیاتر لە گەنجەکانی خۆی وەرگێت بۆ ئەوەی خزمەت بە کۆمەلگاکەمان و بۆ شارەکەمان بکەن بەڕاستی ئەمەش ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە نەکاتەوە بۆ داهاتوو بەڕاستی ئێمە دەتوانین بڵێن کوردستان باجێکی زۆردا لەسەر ئەوەی کە نەیتوانەوە پێویست گرنگجی و ئەهمیەت بە گەنجامکان من لەو ڕۆژانەدا شتێکم خوێندەوە بەداخەوە لەم ساڵی ڕابردوودا ئامارێک کراوە لە هەرێمی کوردستان نزیکەی 20,000 گەنجێک ڕووی کردە دەرەوەی وڵات بەڕاستی ئەمە پێم وابێ خەلەلێکی گەورە یاخود دەبێتە هۆی کارەساتێکی گەورە ئەتۆ ئەو هەموو هێزی کار و توانات لە کەس دەچێت ئەگەر سەیرکەی سەری وڵاتان کەی بەشێکی زۆری ئابووری ئەو وڵاتە لەسەر چیە لەسەر هێزی دەستی گەنجانە کە دەتوانێت خزمەت بکات کە دەتوانێت ئیش بکات کە بەڕاستی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پلاندانان بیرێکی باشتر لە گەنجان و لاوام کاتەوە بۆ ئەوەی بتوانین سوودێکی باشیان لێوەرگیرێت. زۆر باشە. کاک هەمزە ئەمێ باسێک لە خوێندن بکەین خوێندنی گەنجان لە ناوچەی پشدەر و دەوروبەری ئەمێ بزانم کە گەنجان تا چەند کێشەیان هەیە لە ڕووی خوێندنەوە ئایا هیچ خزمەتگوزارێکی خوێندن بەردەستە یاخود شوێنی تایبەت بە خوێندن هەیە لەو ناوچەی گرنگی پێدراوە؟ بەڵێ هەمومان دەزانین لە ساڵی ڕابردووەوە لە کۆتایی مانجی 2020ەوە کە بەداخەوە ئەم وەزعە بەسەر هەرێمی کوردستاندا کە نەخۆشی کۆڕۆنا بەسەر هەموو جیهاندا بڵاوبەتەوە دیارە هەرێمی کوردستانیش لەم نەخۆشە بێبەش نەبووە لە مانجی 2 ساڵی 2020ەوە سەرجەم ناوەندەکانی خوێندن داخران بە زانکۆ و پەیمانگا و خوێنگاکانەوە بەڵام ئەم ساڵی خوێندن دەتوانم بڵێم تا ماوەیەک لە مانجی دەوە بۆ ماوەی مانگێک پۆلی دوازەکان دەوامیان کردووە و بەڵام زانکۆ و پەیمانگاکان ئێمە لە قەڵازێ کۆلێژێکمان هەیە کۆلێژی دوو کۆلێژمان هەیە ببوورن دوو کۆلێژمان هەیە کۆلێژی زمان و کۆلێژی زانستە کوشتکاڵەکان کە سەر بە زانکۆی ڕاپەڕینن ئەوانە دەوامی خۆیان کردووە هەرچەندە کاتێکە قۆناغی یەکەمەکان هاتوون قۆناغی یەک وەک چۆن دەڵێت دەوامی فولیان کردو لە هەفتەدا بەڵام قۆناغەکانی تر بە شێوازێکی ئاوێتە تێکەڵ کە 3 ڕۆژ دەوامیان کردووە و 2 ڕۆژ لە ماڵەوە بوون بۆی هەتاوەکو ئێستا پرۆسەی خوێندن لە دەڤەرەکەی ئێمەدا پەکی نەکەوتووە هەرچەندە لەو چەند ڕۆژە ڕابردوو کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەهۆی ئەو خۆپیشاندان و کۆمەڵێک ڕووداوانەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک زانکۆی ڕاپەڕین پشووی ڕاگەیان بەڵام لەخوا بەزات بێ ئێستا لە ئەمڕۆوە پرۆسەی یاخود دەوام دەستی پێگرێتەوە لە ناوەندەکانی زانکۆ. زۆر باشە. کاک هەمزە ئەمێ باسێک لەوە بکەین کە کۆمەڵەکەی ئێوەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان لقی پشدەر ئەمە بزانم کە چی کردووە بۆ گەنجان و لە کێوە دامەزراوە ئەم کۆمەڵەیە. بەڵێ دیارە کۆمەڵی خوێندکارانی کوردستان وەکو ڕێکخراوێکی پیشەیی خوێندکاران کە ئامانجی سەرەکی خزمەتکردنە بە توێژی خوێندکاران بێت لە بەرچاوکردنی هیچ جیاوازەیەکی ئینتیمای ڕێکخراوەی و حیزبی و ئایدۆلۆژی دیارە ئێمە لە 26/4/1976 کە لە شاری کەرکووک قودسی کوردستان ئەم کۆمەڵەیە دامەزراوە دیارە ئێمە وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان وەکو تاکە ڕێکخراوی خوێندکاری 3 شەهیدمان هەیە بە شەهیدەکان کە 3 سکرتێری کۆمەڵی خوێندکاران شەهید بوون بە ناوەکانی شەهید ئازاد هەورامی و شەهید شوان شامیل و شەهید ڕەوف ئاکرەیی کە ئێمە شانازی بۆ شەهیدانەوە دەکەین کە وەکو ڕێکخراوێکی پیشەیی خوێندکاران لە کوردستاندا شەهیدمان هەیە وەکو سکتێر و کۆمەڵی خوێندکارانی هەمیشە ویستویەتی لە نزیکەوە ببێتە نوێنەی ڕاستەقینەی
سەرجەم توێژی خوێنکاران لە هەموو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان ئێمە لە ساڵی 2004 هەڵبژاردننی نوێنەراتی گشتی خوێنکاران لە سەرجەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان کرا کە بە خۆشحاڵیەوە کۆمەڵی خوێنکارانی کوردستان یەکەم بوو و هەمیشە کۆمەڵی خوێنکارانی سووسویەتی بە دوای معانات و کێشە و داواکارەکانی خوێنکارانەوە بێت بێ لە بەرچاوکردنی یعنی هیچ جیاوازەیەک ئێمە لە ئیشکردندا ڕەچاوی ئەومان نەکردووە کە ئەو هەواڵە یاخود ئەوە ئەندامی ئێمەیە بەڵکو لە ڕووی ئیشکردنەوە ئیشمان بۆ تەواوی خوێنکاران کردووە و هەروها ئێمە شۆکو کۆمەڵی خوێنکاران لەقی پشدە لە دەڤەرەکەی خۆماندا هەرچەندە لە 2014ەوە کە بودجەی ڕێکخراوەکان بڕا بەداخەوە بەڵام ئێمە لە ئیش و کارەکانی خۆمان نەوەستاین هەرچەندە لە کۆمەڵێک ڕۆوە کێشەمان بۆ دروستبووە کە نەمانتوانە وەک پێویست زیاتر خزمەت بە توێژی خوێنکاران بکەین بەڵام ئەوەی پێمان کرابێ کردومانە بۆ خوێنکاران و هیچ کاتێکی کەمتەرخەیمان لێ نەکردووە بەڵام پێویستیشە کە ئێستاش کە پێویستە زیاتر خزمەت پێ توێژی خوێنکاران بکرێت بە تایبەتی لە دەڤەرەکەی ئێمەدا چووکە دەڤەرەکەی ئێمە خۆتان دەزانن لانکەی شۆڕش و قوربانی دام بووە خۆتان دەزانن لە 24/4/1974 کە زانکۆی سلێمانی لێرە بووە و نۆ خوێنکاری ئەو زانکۆی شەهید بووە و هەروەها لە 24/4/1982 هەر توێژی خوێنکاران بوون کە بە دژی زوڵم و زۆرداری بەعس وەستانەوە کە دەتوانین بڵێن لێش چەندین قوربانیمان داوە بۆیە هەرچەندە کە هەموو ساڵێک 24/4 هەموو ساڵێک کراوەتە ڕۆژی شەهیدی زانکۆ وەکو ڕێزگرتنێک لە قوربانی ئەو شەهیدانە بەڵام دەتوانم بڵم ئەوە بەس نییە پێویستە کە زیاتر ئیحتیمام بە سلکی پەروەردە و خوێندنی باڵا بدرێت لەم دەڤەرەدا چونکە هەتاوەکو ئێستا ئێمە لە پێم خۆشە باس ئێمە لە 2013ەوە کە بڕیاریکردنەوەی پەیمانگایشی تەکنیکی دراوە بەڵام بەداخەوە هەتاوەکو ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کە دەبینین ساڵانە خوێنکارێکی زۆر سەرڕایبوونی ئەو قەیرانە داراییەکە هەیە ڕوو لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان دەکەن ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە باگرانێکی زۆر لەسەر هەم خوێنکاران هەم لەسەر ماڵەوەیان هەم لەسەر کەسوکاریان دروستکات و هەم دوورکەوتنەوە لە ماڵەوەیان ئێمە داوا دەکەین لێرەوە کە ئەم پەیمانگایش بکرێتەوە هەروها لە زانکۆش کە بەشی زیاتر بکرێتەوە چونکە ئێمە ڕاستی چاوەڕێی بەشی زیاتر و کۆلێژی زیاترین لە دەڤەرەکەماندا چونکە هەچی بکرێت بۆم دەڤەرە پێم وابێ ئێستا بەپێی ئەو قوربانیدان و ئەو قوربانیدانەی کە لە دەڤەرەکە ئەنجام درراوە پێویستی زیاتر بۆ هەیە کە زیاتر ئاوڕێ لێ برێتەوە بە تایبەتیش خست بۆ خوێنکاران و لاوان و گەنجان. بەڵێ کاکەمزە بزانین کە کۆمەڵەکەی ئێوە لە چەند ئەنجام پێک هاتووە و مەرجی بوون بە ئەنجامتان چێ لە هەمان کاتیشدا گەنجان و ئاستی بەشداریکردنیان لە کۆمەڵەکەی ئێوە چۆنە؟ بەڵێ وڵای ئێمە دەتوانم بڵێم وەکو لەقی پژەری کۆمەڵی خوێنکارانی کوردستان کە ئێمە وەکو کۆمەڵی خوێنکارانی کوردستان 21 لقمان هەیە کە پێک دێت لە سکرتارەتی کۆمەڵی خوێنکاران و ئەنجومەنی تەنفیزی دواتر دێتە سەر لەخکانیشدا بەش دەبن بەسەر ستافێکی ئەنجومەنی لەغدا کە پێک دێت لە ئەندامی لەق و مەسوولی کۆمیتەکان دواتر نوێنەراتەکان لە ناو ناوەندەکانی خوێندندا دیارە ئێمە وەکو دیسپلینی خۆمان لەسەر پەیوەندیکردنی ئەندام پێویستە کاتێک کە ئەندام کە دەبێتە ئەندامێک دێتە ناو کۆمەڵەکەمانەوە پێویستە بڕوای بە پەیڕۆ و پرۆگرامی کۆمەڵی خوێنکارانی کوردستان هەبێت یعنی ئێمەش لەسەر ئەو ناکەین وەکو کەسێکی ڕێخستن کە لەناو ئۆرگانەکاندا ئیشکا بەڵکو ئێمە ئیش لەسەر ئەوە دەکەین کە ئەو خوێنکارە چی بۆ بکەین پێویستی بە چیە داواکاری چیە داواکاری گەنجان و لاوان چیە بۆی ئێمە جێبەجێ بکەین ئێمە نەماشارێتەوە کۆمەڵی خوێنکارانی کوردستان وەکو تاکە ڕێکخرا و ڕێکخراوێکی پاشکۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە شانازیشەوە ئێمە باس لەوە دەکەین بەڵام ئێمە لە دیری خۆمانەوە ئیشکردنی ئێمە وەکو جیاوازتر لە ئۆرگانەکانی ڕێخستن ئێمە زیاتر ئیش لەسەر ئەوان دەکەین خزمەتکردن بەرنامەی ئێمەیە کاری ئێمەیە کە بتوانین ئیش بۆ خوێنکاران بکەین بەڵێ لە ڕووی هاتنی پەیوەندیکردنی ئەندامانیش بە کۆمەڵی خوێنکارانی کوردستانەوە لەخوا بەزار بێ ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە چونکە کۆمەڵەکەمان توانیوێتی نۆ کات و تەنها ئیش بۆ کادیرەکانی خۆ ئەندامەکانی خۆی بکات بەڵکو بە شێوازێکی گشتی ئیش لەسەر ئەوە دەکەین کە ئیش زیاتر بۆ هەموو خوێنکاران بکەین بێ لە بەرچاوکردنی هیچ جیاوازێک ئەوە پەیڕۆ و پرۆگرامی کۆمەڵی خوێنکارانی کوردستانە و پەیڕۆ و پرۆگرامی ئەو هەواڵانەیە کە ئێمە هەمیشە بتوانین خزمەت بە کەسوکاری شەهیدان بە ڕۆڵەکانیان ئەو خوێنکارانەی کە باوک و دایک و کەس و کاریان لە شەهید بوون بە تایبەتیش ئەوانەی کە لە شەڕی نەگریسی داعش بەداخەوە ئێمەش لەم دەڤەرەی ئێمەدا کە 65 شەهیدمان هەبووە لە شەڕی داعش ئەوانە کۆمەڵی خوێنکاریان هەیە کە قوربانیان داوە کە کەسوکارەکانیان بۆیە ئێمە هەمیشە ویستومان نزیکەوە خزمەت بە ئەو خوێنکارانەوە بە تەواوی خوێنکاران بکەین بەڵام
ئەوەی کە پێویستە ئەوەیە ئاڕێکی جددی لە ڕێکخراوەکان بدرێتەوە چکە ڕێکخراوەکان بڕبڕی پشتی هەر کۆمەلگایەکەن خۆتان دەزانن ئەو شۆڕش و ڕاپەڕینانەی کە دروست بوون لە وڵاتان هەموو ڕێکخراوەکان بووە ڕێکخراوەکان ئامانجی ئەوە نییە بگاتە دەسەڵات بەڵکو ئامانجی ئەوەیە فشارێک دروستکات فشار دروستکات بەرامبەر بە دەسەڵات کە داواکاری و داواکاریەکانی خوێنکاران جێبەجەکات یاخود داواکاریەکانی ئەو ڕێکخراوە جا ڕێکخراوی مەدەنی بە ڕێکخراوی خوێنکاری بێ هەر ڕێکخراوێک بێت بۆیە ئێمە شۆک کۆمەڵی خوێنکارانی کوردستان هەمیشە وەکو داکۆکارێکی سەرەکی لە توێژی خوێنکاران ئامانجمان ئەوەیە کە لە هەر شوێنێک لە هەر شارێک لە هەر شارۆچکەیەک لە زانکۆ پەیمانگا خوێندنگایەک کە خوێنکارێک داواکاریەکی هەبێ کێشەیەکی هەبێ ئێمە بە مافی خۆمان دەزان و بە حەقێکی خۆمان دەزانین کە داکۆکاری سەرسەختی توێژی خوێنکاران بێت. زۆر باشە. کاک هەمزەمێ بزانم کە بەدەر لە کۆمەڵەکەی ئێوە لە ناوچەی پشدەر هیچ ڕێکخرا و کۆمەڵی تر هەیە و کۆنتاکتی ئێوە لەگەڵ ئەمانە چۆنە؟ بەڵێ خاتون چۆن ئێمە وەکو کۆمەڵی خوێنکارانی کوردستان سەر بە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانی پاشکۆی یەکێتی نیشتیمانی کوردستانی بەڵام حیزبەکانی دیکەش حیزبە جیاوازەکانی تریش هەر حیزبە و ڕێکخراوێکی خۆی هەیە ڕێکخراوی قوتابیانە خوێنکارانە ڕاڵی خوێنکارانە ئەوانن بەڵام دەتوانم بڵێم کۆمەڵی خوێنکارانی کوردستان لەم دەڤەرە سەرمەشقی هەموو ڕێکخراوەکان بووە بە حکومی ئێمە لە 2004ەوە کە هەڵبژارمان کردووە دەنگی زۆرینەی خوێنکارانمان بەدەستێنەوە مۆڵەتشمان هەیە لە هەردوو وەزارەتی پەروەردە خوێنی باڵا کە ئێمە لە ناو ناوەندەکانی خوێندەدا کاری خۆمان بکەین بەڵێ کۆمەڵی خوێنکاران لەم دەڤەرە بە تایبەتیش لەقی پژەر پەیوەندیی توندتۆڵی لەگەڵ ڕێکخراوەکان هەیە ئێمە زۆر کات کە کۆمەڵێک بۆنەی نەتەوەی نیشتیمانی هەبووە یاخود لەسەر پرۆسی خوێندن کە پێویستی بە ڕەئیەکی گشتی هەبووە ئێمە تەنسیقمان کردو کۆبوونەوەمان کردو دانیشتین بەیەکەوە ڕەئی جیاوازمان هەبووە کۆدەنگێکمان دروست کردە لەسەر ئەوەی بە تایبەتیش لەسەر مافی خوێنکاران چکە چەند ساڵی ڕابردوو کە بە تایبەتی کۆمەڵێک بڕیاردرا هەم لە بە تایبەتیش لە وەزارەتی پەروەردە کە خوێنکاران ناڕەزاتیان دەکەوێت ئێمە هەمیشە بەیەکەوە توانیوانە تەنسیقێکی باش دروستکەین و داسی لە ڕێگەی بەیاننامەوە چ لە ڕێگەی گیانی داواکارەکانمانەوە بەلانی پەیوەنددارەوە بە خۆشحاڵیەوە دەتوانم بڵێم پەیوەندیشی توندتۆڵمان هەیە بەڵام دەتوانیش ئەوەش بڵێم کە کۆمەڵی خوێنکاران سەرمەشقی ڕێکخراوەکان بووە لێرە بۆ کاری باش و ئیشی باش. زۆر باشە. کاک هەمزەمێ بزانم کە بە درێژایی دامەزاندنی کۆمەڵەکەتان تا ئێستا کار و چالاکی ئێوە چی بووە و تا چەند گەنجانی ناوچەی پشدەر هاوکارتان بوون لە کار و چالاکیەکانتان؟ بەڵێ وەڵا وەکو پێشتریش باسم کرد ئێمە وەکو ڕێکخراوی کۆمەڵی خوێنکاران هەمیشە بەوە ناسراوینەوە کە کادیرەکانمان کە هەمیشە ئیشی چاک و پرۆژەی چاک و بەرنامەی چاکیان هەبووە بۆ خزمەتکردن بە خوێنکاران دیارە لەقی پژەریش هەر لەو کاتۆی ئێمە لە 2008ەوە بووینە لەق کە پێشتر یەک لەق هەبوو لە دەڤەی ڕاپەڕین بەڵام ئێمە لە 2008ەوە لەقێکی سەر بە خۆمان هەیە ئێمە کۆمەڵە کاری جیاوازمان کردەوە بۆ خوێنکاران لە ڕێگەیکردنەوەی خولی فێربوونی زمانەکانەوە خولی کۆمەڵێک یعنی بەرنامەی جیاوازتر لە ناو ناوەندەکانی خوێندن بە تایبەتیش لە زانکۆیەکان کە هەمیشە توانیمانە لە ڕێگەی ئەو کار و پرۆژانی خۆمانەوە بە تایبەتیش هاوکاریکردنی ئەوانەی کە خوێنکاری هەژار و کەم دەرامەتن لە ناو زانکۆ پەیمانگاکان ناو ناوەندەکانی خوێندەدا و هەروەها کۆمەڵێک کاری جیاواز لە ڕێگەی هەڵمەتی ژینگەیەوە هەڵمەتی ژینگەیەوەکردنەوەی خولەوەکردنەوەی کۆمەڵێک خولی کادران و کۆمەڵێک بەرنامەی جیاوازتر یاخود بە تایبەتیش ئەگە ئاماژە بەوە بدەم ئێمە ساڵانە کە خوێنکارێکی زۆر بە تایبەتی ئەوانەی کە لە پۆلی 12 دەدەچن ئێمە بۆ ماوەی 4 ساڵ دەچی هەموو ساڵێکە سیمیناری گەورەمان ئەنجام داوە بۆ ئەوە کە خوێنکاران بەلاڕێدا نەبرێت بەداخەوە باس لەوەش دەکەم کە بە تایبەتی ئەم ساڵ کە تووشی خوێنکاران تووشی غەڵتێکی زۆر کراون کۆمەڵێک ڕێکخراو هەبووە کە لە ڕێگەی وەگرتنی پارەوە فۆرمی زانکۆلاین پکراتەوە بەداخەوە ئەوەش دەڵم ڕێکخراو ئیشی ئەوەی خزمەت بە خوێنکاران بکەنەوە کاتۆ ڕێکخراوێکی بازرگانی بێت و هەروەها لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین ئێمە هاوکاری تەواوی خوێنکارانمان کردووە بێبێ بەرامبەر هەتاوەکو ئێستا کاتێک ئێمە کار و پرۆژەیەک دەکەین چکردنەوەی خولا چکردنەوەی کۆمەڵێک کار و چالێکی بە تایبەتیش پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین کە ئێمە بە ستافی شارەزا و بەتواناوە خزمەتمان بە توێژی خوێنکاران کردووە و هەروەها لە ناو ناوەندەکانی زانکۆش خۆتان دەزان لەو ماوەیەدا کە خوێنکاران دێن بۆ زانکۆ لە ڕێگەی ڕێنماییکردنیانەوە پێناساندنی بەشەکانیانەوە و هەروها کۆمەڵێک سیمینارات و کۆمەڵی خوێنکارانی کوردستان لەم دەڤەرەی ئێمەدا بە حکمەوەی ناوچەیەکی سەرسنوورە پەیوەندیشی هەیە لەگەڵ کۆماری ئێران بەڵام بەداخەوە کە لە ڕێگەی کاری قاچاقچێتی وەکو مادەی هۆشبەر و ئەوانە ئێمە و کۆمەڵی خوێنکارانی کوردستان لە ناو ناوەندەکانی خوێندن وەکو خوێندنگاکان و زانکۆ پەیمانگاکان
ئەنجامدانی سیمینارمان کردووە بە تایبەتیش لە ناو خوێنگاکاندا چکە خۆتان دەزانن ئەو خوێنکارانەی کە لە ئامادەین لە قۆناغێکدان کە پێویستیان بە هۆشیاریە جا لەسەر خراپ بەکارهێنانی ئامێرەکانی تەکنۆلۆژیا وەکو موبایل وەکو مادەی هۆشبەر یاسایباری کەسێتی ئەوانە دەتوانم بڵێم پرۆژەیەکی گشتگیر بووە کە کۆمەڵی خوێنکارانی کوردستان کردوویەتی و لەقەی ئێمەش کردوویەتی دەتوانم بڵێم سوودێکی باشی لێوە ژیراوە تەنانەت زۆر خوێندنگا هەبووە کە خۆیان پەیوەندیان بە ئێمەوە کردووە کە بچین بۆ ناو خوێنگاکانیان و کۆمەڵێک سیمینارێتیان بۆ ئەنجام دەین و هەروەها لە ڕوویکردنەوەی پێشانگای کتێبەوە و هەروەها لە ڕووی ئەنجامدانی کۆمەڵێک سافرەی تەرفیهی ئەوانەوە و هەروەها کۆمەڵی خوێنکاران بەدەر لە پیشەکەی خۆشی وەکو ئێمە هەمیش ویستومانە معاناتی گەنجان ئەو معانانەی کە هیانە لەوانەیە لە چوارچەوەی کۆمەڵی خوێنکارانیژانەوە بەڵام گەنجێکەوە بە کێشەیەکی بۆ داواکاریەکی هەبووە بە تایبەتیش بۆ کچان کە خۆتان دەزان ئەو کچانێک کە ئێستا لە ماڵەوە تەخەڕوزەکەن ناتوانیوە بتوان پیشەیەک کارێک هەلی کارێک دۆزنەوە ئێمە لە ڕێگەی کۆمەڵی خوێنکارانەوە ویستومانە لە ڕوویکردنەوەی کۆمەڵی خولی جیاوازەوە بۆ نمونە بۆ کوڕان خولی عراقی هەبووە بۆ کچان خولی دوورمان هەبووە و هەروە کۆمەڵی خوێنکار هەبووە کە ئەوانەی کە لە بەشی تەندروستی تەوابوون لە ڕوویکردنەوەی کۆمەڵی خولی فریاگوزاری سەرەتاییەوە کە دەتوانم بڵم هەر ئەو چەند هەفتەی پێشتر ئێمە کۆتاییمان بە خولێکە ناوە کە 6 خوێنکاری پەرستاری بەژاریان کردووە لە چۆنەتی خولی فریاگوزاری سەرەتایی دەتوانم بڵم ئەوەش چالاکیێکی باش بووە و هەروەها ئێمە بەردەوامی لە کار و چالاکیەکانی خۆماندا بەڵام پێویستە ئیشەتی نیشتمانی کوردستانیش زیاتر ئاورجدی لە ڕێکخراوەکاندا چکە کۆمەڵی خوێنکاران بڕبڕی پشتی یەکێتی نیشتمانی کوردستانە هەرچەندە دەتوانم بڵێم لە دوای کۆنگرەی یەکێتی نیشتمانی کوردستانەوە کە بە خۆشحاڵیەوە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و بۆردی ڕێکخراوە جەماوریەکان و کە یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتیش هاوسەرەکانی یەکێتی ئیحتیمامێکی باشیان بە مەکتەبی ڕێکخراوەکاندا بە خۆشحاڵیەوە تاوەکو ئێستا ئەندامێکی مەکتەبی سیاسی کە سەرپەرشتی مەکتەبی ڕێکخراوەکان دەکات و دوو ئەندامی سەکردایەتی کە سەرپەرشتی بۆردەکان دەکات ئێمە لێرەوە دەستخۆشیان دەکەین بە تایبەتیش هەواڵ دکتۆر میران ئەندامی مەکتەبی سیاسی و لە پرسایی مەکتەبی ڕێکخراوەکان و هەواڵ ژینۆ و هەواڵ فەهمی کە بە زۆر بەجددی لەسەر خەتن بە تایبەتیش هەواڵ ژینۆ کە بۆ کۆمەڵی خوێنکارانی کوردستان هەمیشە لە پەیوەندی و تەنسیقدا بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بە ئەرکانی خۆمان هەستین بۆ خزمەتکردنی پێش خوێنکاران. سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ بەڕێز حەمزە سەلیم سەرۆکی لقی پشدەری کۆمەڵی خوێندکاران کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لا پشدەرەوە لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش بڕگێکمان هەیە لەسەر زانیاریمان ئەدەنێن لەسەرەوەی کە چۆن وەرزشەکانمان لە ماڵەوە بکەین و بەردەوام بین بابێک کۆبینەری بین و دواتر بەردەوامەوە بین. ئەمڕۆ کۆمەڵێک وەرزشی ترمان ئامادە کردووە بۆ ئەو کەسانی کە ئاستیان پێشکەوتو و ئاستیان بەرز و مامناوەندە پرۆگرامێکە بە ناوی تاباتا لە کۆمەڵەوە وەرزشێکی جیاواز پێکهاتووە کە جێگرەوەیە بۆ وەرزشەکانی کاردیۆ و لە هەمان کاتیشا دەبێتە هۆی گەشەکردن و پێشخستنی لایەنی هێزی ماسوولکەیی. ئەم وەرزشە یاخود ئەم پرۆگرامە لە 8 مەشقی جیاواز پێکهاتووە هەر مەشقێک 20 سانیە بەردەوامە بین و لە نێوان هەر مەشقێک بۆ مەشقێکی تر 10 سانیە ڕێز وەرەگرین. لە دوای تەوابوونی هەر خولێک دەتوانین یەک خولەک ڕێز وەربگرین و ئەمە 8 جار دووبارە بکەینەوە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. Round 1. I've been watching you. Three, two, one, break. Three, two, one, go. Round 2. Three, two, one.
Good work. 3, 2, 1, go. Round 3. Three, two, one, break. Three, two, one, go. Round 4. Three, two, one, break. Halfway. I've been 3, watching 2, 1, go. Round 5. Three, two, one, break. The only limit is yourself. 3, 2, 1, go. Round 6. Three, two, one, break. بەڵا ئازانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لا تەوری دووەماندا باس لە جیازی گوڵ و ڕۆکەکانی هەرێمی کوردستانەکەین لەگەڵ ئەوانی ئەوروپا بزانین کە تا چەند جیاوازیان هەیە و تا چەند ئەگەر گوڵێک دەگمەن بوو لە دەرەوهێنرایانەوە ئێمە ئەتوانین کە دووبارە تۆوی لێوەربگرینەوە و بیچێنینەوە لەگەڵ ئەوەشدا خاک و ئاو هەوای کوردستان تا چەند گونجاوە بۆ ڕواندنی هەموو جۆرە ڕوەکێک و ئەو گوڵانی کە پێویستمانە هەر بۆ مەبەستەش بەڕێز غالب عەبدوڵڵا هەڵگری بڕوانامەی ماستەر لا بایۆلۆجی باشێکی ڕاستە و خۆ لەگەڵمانە سڵاو لێبێ و ئەم کاتت باش بێت. زۆر سپاس و سپاس دەکەم بەخێر هاتی. سپاس. سەرتامێ بزانم کە گرنگی گوڵ و ڕوەک چییە لە ژیانی هەرێک لە ئێمەدا؟ زۆر باش. گوڵ لە هەرێمی کورسانە یاخود گوڵ لە ژیانی مرۆڤ چییە؟ گوڵ گرنگێکی زۆری هەیە. گوڵ ئێستادانراوە بە پێوەرێکی شارستانی بە پێوەرێکی گرنگ لە شارستانێتی یاوچەرخا بەبووی کە تەکنۆلۆژیا و ژیانی پێشکەوتوی ئێستاوای کردووە گرنگێکی زۆری پێ بدرێت. یعنی بدرێت بە پێوەرێکی ستاندارد بۆ جیهان بزانین ئایا جیهان لە ئەو وڵاتانەیە چەندێک گرنگیە دەن بە گوڵ. تەماشاکەین ئێساکەنە بەوەی مرۆڤ جەنجاڵی مرۆڤ لە شارەکان و دووربوون لە سروشتەوە مرۆڤ هەوڵی داوە بەشێک لە سروش بێنتە ناو ژیانی خۆیەوە. ئەوش بە گرنگیدان بەچی گرنگیدان بە باخچەی ماڵەکەی یان بەهێنانی گوڵ بۆ ماڵی خۆی. کەواتە مرۆڤ بۆ ئەوی لە ژیانە هەز بە هێمنی جوانی بکە گرنگی داوە بەچی گرنگی داوە بە گوڵ. کاتە گوڵ ڕۆڵێکی زۆر گرنگی لە ژیانی مرۆڤە. کەواتە پێوەرێکە دانرێت بۆ شارستانێتی لە ڕووی هاوچەرخی مرۆڤ ئایا بزانین تا چەند مرۆڤ سەرکەوتووە لە ژیانێ. تەماشاکەین لە کوردستانی شاگەر بگرین زۆر گرنگی دراوە بە گوڵ لە کۆنە. یەکێترەوانی کە سێرەکەین بۆنەیەکمان هەیە بە ناوی بۆنەی جەژنی نەورۆز. سێرەکەن جەژنی نەورۆز تا ئیساکەین ئێمە وا تێگەیشتون وشەی نەورۆز لە ڕۆژێکی نوێوە هاتووە. بەڵام تەماشاکەین ئەمە ئەگەر من خۆم جارێکیان لە ئینسایکلۆپیدیایەکی بەریتانی بخوێنەوە لەسەر گوڵی نێرگس. هەڵێ گوڵی نێرگس ینی
ئەوە گرنگی پێدراوە لە لای کوردەکان لەوانی کە لە ناوچەی شاخەکانی زاگرۆ ساژیاون جژنێکیان بەناوی ئەو گوڵەوە ناونداوە جێکی لە هەموو وڵاتانە هەم لە عەرەب هەم لە تورک هەم لە فارس هەم لە ئەنگلیز بە گوڵی نێرگزەڵێ نێرگس یعنی بەس تەنها وشەکە کەمێک دەستکاریەکە کەواتە ئەگەر ئێمە ئەسڵی وشەی نەورۆز بەرینەوە سێکین ئەسڵی وشەی نەورۆز لە وشەی نێرگزەوە هاتووە سێرەکەین کاتی خەڵکی ناوچە شاخاوەکان ئەوانی کە گرنگیان ناوچەکانیان ساد بوو کویسە وەرزیستانە بەفرباری و کۆمەڵەداریان کۆ کردوتەوە ئەم داران لە وەرزیستانە چی لێ کردو بەکارینەوە بۆ سەرما بەڵام کاتێک کە بینیوانە گوڵی نێرگز گەشە بووانی پشتوکاوە ئەو دارانە کۆیان کرد لەبان شاخکان سووتانویانە وەکو دڵخۆشیەک وەکو ئەوەی کە وەرزی سەرما و سۆڵە کۆتایی هات کەواتە لەمە ئەم بۆنێ چەند جار دووبارە کراوەتەوە کاتە بۆتە بۆنەیەکی گرنگ ئێسەوە کاتە ئەما گرێتەوە بۆی کە وشەی نەورۆز لە وشەی نێرگزەوە هاتەوە کاتە ئێمە گەڕێتەوە بۆ شارستانێتی کۆنیشی کوردیش زۆر گرنگی داوە بە گوڵ کاتە گوڵ لە مێژووی شارستانێتی کووردا بەهایکی زۆر گەورەی هەیە زۆر باشە کاک غالب با بزانین کە جیاوازی گوڵەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوانەی لە ئەوروپا ئەڕوێن چ جیاوازێکیان هەیە ئایا جیاوازێکی زۆریان هەیە یاخۆت نزیکن لەیەکەوە گوڵ بەپی ناوچەکە جیاوازی زۆری هەیە دۆسەرێکی جیهان دابش بوو بەسەر نەچەند ناوچەیەەکە بەسەر چەند قاڕێکە دابش بووە بە چەند کەشوایەکی جیاوازە دابش بووە تووسێرێکی هەر لە هەرێمی کوردستان ناوچەی کوێستانمان هەیە ناوچەی گەرمیانمان هەیە بەڵام گوڵەکانی کوردستان لەبەر ئەوەی ئێمە چوار وەرزمان هەیە کاتە گوڵەکانی کوردستان ڕاهاتون لەگەڵ چوار وەرزە سێرێکی توانای مانەوەیان زیاترە وەک لە گوڵێک کە دێ لە ئەوروپا بۆێرە گوڵە کاتی دێ لە ئەوروپا بۆێرە ئاشنایەتی لەگەڵ ئەم کەشوهۆوا و ئەم ئاودان و ئەم ژینگەی کورسانانیە کەمە چی ئەکات بۆ ئێمە کەواتە ئەم گوڵە توانای مانەوەی لە کورسانە کەمە ئەگەر چاودێریکی زۆر ورد و باش نەکرێت گوڵی کورسان تەماشاکە نیسێمە گوڵی ئەو گوڵانی کە لە دەرەوە ئەڕژین زیاتری گوڵی کورسانی سە بۆ گوڵی نێرگس گوڵی نێرگس بە بێ چاودێریکردن گوڵێکی سوورشتی ئەژی گوڵێکی زۆر جوانە بەڵام ئەو گوڵێک کە زیاتر لە ئەوروپا ئاژین کە لە ئەوروپا دێنرە کورسان زیاتر گوڵی بەرسێبەرن گوڵی بەرسێبەر ئەم ڕۆکە بەرسێبەرانە حەزیان بە کەشوایەکی چۆنە حەزیان بە کەشوایەکی شێدارە کەشوایەکی گەرمە کەشوایەکی ڕووناکی مامناوەندە کەواتە ئەوان زیاتر بە ئاشنا کاتە ئەگەر بمانوێت گوڵێک لە ئەوروپاوە لێرە گەشەی پێ بدەین پێویستە ئەو کەشوهای بۆ دابین کەنگە لە ئەوروپاهەیە ئەگینا لە کوردستانە لە بەرەوەی ژینگە گۆڕانکاری زۆری تیا ڕۆدا بۆنمە لە وەرزی هاوینە پلەکانی ئەوروپا پلەی گەرمای ناکاتە 25-26 سێرەکی لە کورسانە کاتە 45 کاتە ئەم گوڵە لە کورسانە چی لێرێت وشک ئەبێت کەوایان لە ڕووی ئاڕادەی شێوە لە هاوینە ڕادێشێ نزمە بێتەوە سەرکی لە ئەوروپا بەوان نییە لە ڕووی ڕووناکیەوە سەرکی لە ئەوروپا کاتە کەشوهەوای هەرێمی کوردستان بۆ چاندنی هەموو جۆرە گوڵەکان نابێت پێویستە کەشوهەوایەکی بۆ لەباری بۆ ڕێک بخەین ئەگەر بمانوێت گوڵێک لە هەرێمی کوردستانە بمانوێت گەشەی پێ بدەین پێویست ئەو کەشوهای ئەو ژینگەی بۆ فەرەهەم بکەین کە لە ئەوروپا هەیە لە هەر ناوچێکی دیکە هەیە گوڵ گرنگێکی زۆری هەیە ئێستا لە ئەوروپایە سەرەکین لە ئەوروپایە گوڵ بۆتە بازرگانی وڵاتی هەر بە وڵاتی گوڵ ناسراوە سەرکین هۆڵندا کە باسی هۆڵنداکە هیچ شتێک نایێتەوە بیری خۆی تەناڵی وڵاتی گوڵە چی سێرکن ئایا بۆ لە هەرێمی کوردستانە سەرکین لیان هەر وڵاتێکی دیکە ئەبینی ناوچە شارەکانی شوێنەکانی بە گوڵا بەناوبانگە بۆ لە هەرێمی کوردستان شتیوانە بێت بەڵێ کاک غالب بزانین کە چۆن ئەم کەشوهەوای بۆ لەبار بکەین بۆ ئەم گوڵانە پێویستمان بە چییە؟ یەکەم شت کاتێک ئەمانوێ گوڵێک لە ئەوروپاوە بینین بۆ ئێرە ترانزیتی زۆر گرنگە ترانزیت ئەو کەسێک کە کاری گواستنەوەی گوڵەکات پێویستە کەسێکی شارەزا پسپۆر بێت ئەمە یەک کاتی ئەو گوڵە کاتی ئەگاتە ئێرە ئەبێ ئەو هەمانە ئەو کەشوهایی بۆ دابین کرێت تا ئەگاتە ئێرە ئەمە یەک دوو کاتی دێت نەمامگەکان سێرەکی نەمامگەکانی ئێستاکەنە لە هەرێمی کوردستانە هەیە ئەو کەسانی کە لە نەمامگا کارەکەن بەداخۆ زۆربەیان زانیاریی زۆریان نیە لەسەر پەروەردەکردنی گوڵ کە زانیاریی زۆریان نیە لەسەر پەروەردەکردنی گوڵ ئەم گوڵە لەو نەمامگانە ئەگەریە تووشی نەخۆشیێک بێت ئایا نەخۆشیەکە کە ڕووی بێ ڤایرۆسی بێ بەکتریایی بیان فیسۆلۆجی بێ نتوانن بەخێویکەن کاتی ئەم ژینگە ئەم گوڵ ئەگاتە ماڵەکان ئەگاتە دەستی کڕیار ئایا ئەم گوڵە ئەم کڕیارە ڕێنمایی پەروەردەکردنی و گوڵی وەرگردووە تەنها تاکی کوردوە هەڕاهاتوە ئەم گوڵە لە نەمامگەیەک ئەکڕێت ئەهێنێتەوە بۆ ماڵەوە هیچ زانیاریی وەرگرت لەوێ زۆر بیشمان ئەو گوڵانی کە وەری ئەگرین لە نەمامگەکان تەنها زانیاریمان لەستەمێنەوێت لەسەر ناوەکەیشی نازانی چییە نەک بزانین چۆن پەروەردەیکەین چۆن بزانین کە شوواکی وەدابیکەین کەواتە گەریمانەوەی ئەم گوڵە بەستە ناتوانی گوڵە بەڵام گرنگی ئەدەین بمانوێ ئەم گوڵ لە ماڵەکانمانە چێکی گوڵەکەیانی چێکی لە ماوەی هەفتەیەکان گوڵ دەستکا بە سیزبوونەوە کەواتە تو ئەو ژینگەیە کە بۆت فەرهان کردو لە ماڵ و ژینگەیەکی گونجاو نییە کەواتە ئەو نەمامگەی کە تۆ لی وەرەگری
زانیا ڕێنمایەکی نەداوە بە کەسی کڕیار ڕاستە. کەواتە گرنگترین شت چۆن ئیساکێنە دەرمانێک بەکارێنی لەگەڵی ڕێنمایەک نووسراوە کەسی بەکارێنەری ئەو دەرمانە ئەگەر خوێنەواری هەبێت بزانێت شارەزایەک هێبێ پیشانی کەسێکی پسپۆڕێدا لەو بوارەیەک سەر ڕێنمایڵ ئەم دەرمانەوە بەکارێنرێت کاتە گوڵێک لە ئەوروپاوە دێتە کورسان بۆی ئەم گوڵە بتوانێت لە ژینگەی کورسانە گەشە کاتوانیمانەوەی بێت پێویستە ڕێنمایی بێ لەگەڵ ئەم گوڵانەیە ئەم ڕێنمایانە کەسی پسپۆر وەربگیرە کاتە باشترین شتەوەیە کەسی شارەزا لە ڕووی ترانزیت کە دێ بۆ هەرێمی کورسان لە ڕووی مانەوەی گوڵەکان لە ناماوەکان و مانەوەی گوڵەکان لە ماڵەکانی زۆر باشە. کاک غالب ئەگەر هاتوو گوڵەکە هێنرایە هەرێمی کوردستان بەڵام ویستمان لە هەرێمی کوردستان زۆری بکەین ئەم گوڵە پێویستە چی بکرێت؟ سیرەکەین ئەگەر مانوی پێگەی گوڵ ڕووی ئابوووریەوە هەر وڵاتی کاتێک گوڵێکە نێری بۆ ناوچەیەک یەکەم شت گرنگێدا ڕەچەڵکی گوڵەکە پارێزێت لە وڵاتەکەی خۆی نەک لە وڵاتەکەی تۆ چکمەگەر ڕەچەڵکی گوڵەکە لە وڵاتی خۆی نەپارێزێت ئەو وڵە لە هەموو جیهانا بڵاو بێت و ئابووری ئەو وڵاتە کە گرنگی داوە بۆ گوڵە لاوااسترە بێت کەوات ئەو چیە کات ئەو هەوڵەدا گوڵێک بۆ تۆ بنێرێت نەزۆک بێت کاتە ئەو کەسی کە ئەو گوڵە لە وڵاتە وەرەگری ئەو بازرگانە پێویستە گوڵێک بێنێ کە نەزۆک نەبێت واتە توانێمانێت تێرەکە نیسە لە هەرێمی کوردستانە نەک گوڵ ئەو ڕۆکانی کە دێ لە ئێساکێنە بوونە ئەو ڕۆکانی کە لە بیتی پلاسیکیا پەروەرداکرێت سیرەکەی توانای وەچەخستنەوەی نییە بۆ چکە ڕۆژێکی نەزۆکی بۆ من نردووە بۆی پارێزگاری کە لە تۆکە لە ڕووی بازرگانی شتێکی تریش هەیە لە وڵاتانەی کە ئەهێنرێن کۆمەڵک مەوادی وەکو فاستیان تێکەن بەوەی کە زۆر نەبن لەم کاتەیە پێویستە چی بکرێت؟ ئەو کەسە بەتایبەتی ئەمە ئیشی بەتایبەتی ئەگەرمانوێ گرنگی پێ بدەین زانگۆکان زۆر گرنگن بەتایبەتی تۆ سێرەکەی لە زانگۆکانە بەشی باالۆزی هەیە بەشی کشت و کاڵێ بەشی خاک و ئاهەیە پێویست ئەو کەسانە زۆر چاودێری و گوڵانەکەن سیرکە نەمامگەی حکومیمانەیە تایبەتیمانەیە ئەهلیمانەیە نەمامگەی گەورە هەیە لەم حتەنان لە شاری سلێمانشە کە نەمامگەی زۆر گەورە هەیە کەواتە ئەو گوڵی کە ئەهێنرێت هەرێمی کوردستان ئەبێ شێوازی زۆر بوونەکەی بزانێت گوڵمان هەیە بە تۆ زیاد دەکات لەوێ کاتێک کە گوڵێک دێتە هەرێمی کوردستانە بە تیش کاتی ئەپەڕێ بە تیش کاتی ئەبەڕێ وا ئەکا ئەو گوڵە نەزۆر بێت ئەمە یەک واتە تیشکێکی لێدا ئەم گوڵە توانای وەچەخستنەوەی بە تۆ نییە ئایا بتوانێت خستنەی بۆ چی هەبێت ئایا توانای هەیە بە گەڵا زیادکات بە قەت زیادکە بە کاش زیادکە بە برالە زیادکە کەواتە ئەبی ئەو کەسانی کە پسپۆرن لە بواری گوڵناسیە پسپۆرن لە بواری گوڵناسیە ئەبێ ڕێنماییدن لە بواری زیادکردنی ئەو گوڵە زۆر باشە زۆر باشە کاک غالب باسێک لە چاودێریکردنی گوڵ بکەین بەتایبەت کە ئێمە ئاچینە نەمامگەیەک گوڵێک ئەکرین یاخود ڕۆکێک ئەکرین بێنینە بۆ ماڵەکانی خۆمان ئەمێ بزانام کە چاودێری تا چەند گرنگە و پێویستە چۆن چاودێری بکرێن ئەم جۆرە بە شێوەیەکی گشتی بەتایبەتی ئەو گوڵی کە دێنێتە ماڵەوە ئەکرێتە ژوورەوەیان لە باخچەی دەروایدانرێت کاتێک تۆ گوڵێکین دێنیتە ژوورەوە کاتە ئەو گوڵە وەکو باشتر وایە گوڵێکی ڕۆکێکی بەرسێبەر دابنرێت کە ڕۆکێک گوڵێکی بەرسێبەر ئەهێنیت لە ماڵەوە دائێنێت چاودێریکردنەکانی چۆنە یەکەم تۆ تەماشاکی ئەم گوڵە نابێت بەربا بکەوێت چکە گوڵێکی ناسکە ئەگەر تۆ بن لە شوێنێکا داینی بابەر ئەم گوڵە بکەوێگەری لە ناوبوو چوونی ئەم گوڵە گەلێک زیاتر یان تۆ تەماشاکی ئەم گوڵە نابێت ڕاستەخۆ لە بەرتیشکی خۆر دابنرێت چکە تۆ گوڵێکی بەرسێبەر تێناوە تۆ ژنگی ماڵەوە نابێ ئەم گوڵە لە شوێنێکی سوچێکی ماڵەکەدا داینی بۆ ئەوەی کە خۆر کەمبەریکە ڕناکی کەمبەریکە تەماشاکی لە ڕووی ئاودانەوە لە ڕووی ئەم گوڵان هەر گوڵێک کە تۆ تۆ ماڵۆیسە بەتایبەتی وای لێ هاتووە ئافرەت لەگەڵ گوڵا ئاشنایەتی زۆر هەیە و تێکەڵایەتی لەگەڵ گوڵا هەیە کەم لە پیاوەکانی کورد ئاشنایەتیان لەگەڵ گوڵا هەیە مەگەڵ کەسێک لەو وارە شارزایی هەبێت ئەم گوڵانە پان ناکرێتەوە پان ناکرێتەوە ئێستا تەماشاکەین ئەو ڕۆکانی ئەو گوڵانی کە بەرسێبەرن بەتایبەتی لەم مانگای کە مانگی دوانزەیە لەگە بەرەو مانگی یەکە چین لەم کاتێ ئەو گوڵانە گەشتیان زۆر لاواز کە گەشتیان لە زۆر لاوازە ئەم گوڵانە چیان لێ بکرێن ئەم گوڵانە تەماشاکی ئەبێ یەکەم شت لە ڕووی ئاودانەوە ئەو کەسە بزانێ ئەو گوڵە چەنێ پێویستی بە ئاوەیە لەم کاتەیە وەرزەکە لە ڕووی ڕادەی شێوە لە ڕووی گەرماوە لە ڕووی ڕووناکیەوە کات ئەم چوارشتە زۆر گرنگن بۆ گوڵ بەڵام کەواتە لەم کاتەیە باشترین کاتە بۆ گوڵانی کە لە ماڵەوە یەکەم بۆ پاکردنەوەیان تاقیمکردنیان واتە ئەو گوڵ ئەگەر لە وەرزەکانی پاییز و هاوین و بەهارە ئەگەر تووشی نەخۆشیێک بێتەوە پێویستە بچی لە نەمامگەکانە موادی پاکەرەوەی گوڵ وەرگری بە پێی ڕێنمایی گوڵەکە لە نەخۆشی کرد ئەمە بزانام کە تا چەند ئێمە لە ڕووی نەخۆشی گوڵەکانە و شارەزاییمان هەیە و ئەو نەخۆشیانە چی ئەکەن لەم جۆرە گوڵانەوە تا چەند گەشەیان ڕائەگرن و پێویستە چی بکرێت لە کاتێکا کە ئەگەر هات و گوڵێکمان لە ماڵەوە هەبوو نەخۆشی هەبوو وەکو پێشتر باسم کرد ئێستا کاتی
ئەوەیە کە گوڵ پاکێتەوە لە نەخۆشی لەم کاتە چووکە گەشەی گوڵ لەم وەرزەیە کە پلەی گەرمادا ئابەزێت گەشەی گوڵەکانی ماڵەوە لاواز کە لاوازن کەواتە باشترین کاتە بۆ پاکردنەوە لە نەخۆشیەکان ئێمە ئەگەر بمانەوێت نەخۆشیەکان پۆلیۆم بکەین یەکەم نەخۆشیەکانمانەیە فیسیۆلۆژین لە ڕووی ئاودانەوە ئێستا لەم کاتە ئەو گوڵانی کە بەرسێبەرن ڕێژی ئاودانیان کەمەکەینەوە ئەمە یەک دوو لە ڕووی پێینکردنەوە کاتێکی گونجاوە ئەگەر گوڵێک تەنان لە باخچەی ماڵەوە بێت یان لە ژینگەی ناوە بێت پێین بکرێت لەم کاتێ دوو لە ڕووی مادەکان زایەکانەوە ئەو مادان ئەو توخمانی کە گرنگن بۆ گوڵ بۆنمە گۆگردە مەنگەنیسۆم و پۆتاسیۆمە فۆسفۆرە لەم کاتە پێویستە بچی بۆ نەمەگەکان ئەو مادە خۆراکیان تێبێت بە پێی جۆر گوڵەکە پیان بدەیت یان ئەو مادانی کە دەگمەنن بۆ ئاسنە هەر مادێکی ترە بۆ گوڵکە پێویستە هەنی بە ڕێژێکی زۆر کەم پێدرێ ئەمانە لە ڕووی فیسیۆلۆژیەوە ئەگەر بینە سەر ئایا ئەو نەخۆشیانی کە کەڕووین سێرەکەین ئەو گوڵانی کە لە ئەوروپاوە دێت ئاشنایەتی یعنی لەگەڵ ژینگەی هەرێمی کوردستانان نیە زۆربیان کاتێک تووشی نەخۆشیە بین زۆربیان نەخۆشی کەڕووی بۆ نەگەر گوڵێک تووشی نەخۆشیێکی فتریات بێت لەم کاتەیە پێویستە کات بە پاکردنەوە تاقیمکردن چۆن پاکرێتەوە باشترین ڕێگا و سادەترین ڕێگا لەم کاتەیە چییە؟ ئەو بەشەی کە تووشی نەخۆشیەکە بووە لا ببرێت بۆ ئەگەر گڵاکەی بێت قەدەکەی بێ و ناوچەی لا بکرێت ئەو ئینجانی کە تووشی نەخۆشی بووە لە ئینجانەکانی ترجیا بکرێتەوە باشتر وایە ئەگەر بتوێ گوڵەکانی دیکەت پارێزراو بێت ئەو ئینجانی لە شوێنێکدا بنرێ بستێنرێت چونکە نەخۆشیە کەڕوویەکان چونکە کەڕۆکان لە ڕێگەی سپۆر و زیاتر بڵاو بنەوە تووشی نەگوڵەکانی تریش تووشەکە ئەمە لە ڕووی نەخۆشی کڕوویەوە نەخۆشیمان هەیە بەکتریاییە کەواتە ئەبێ ئەم نەخۆشی بەکتریایی زیاتر هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆی ئەم گوڵە نەخسیە لە مادێکی دیکەیە یان لە ڕووی چیەوە هەمانە لە ڕووی ڤایرۆسیەوە نەخۆشیێکی ڤایرۆسی یان نەخۆشیێکمان هەیە هۆکارێکی گیاندارانی کەواتە ئەبێ لەم کاتەیە کاتێکی زۆر گونجاوە مانگی 12 ئەو گوڵانی کە لە ماڵەوە هەن یان لە نەمامگەکانن کاتێکی گونجاوە بووی کە دەست بکرێت بەچی دەستکرێت بە پاکردنەوەیان کاک خالب ئەمە بزانم کە جۆری خاکەکەی تا چەند هۆکارە بۆ دروستبوونی نەخۆشی بۆ نمونە بەکارهێنانی پێین یاخود پیتمۆس کاریگەری هەیە لەسەر دروستبوونی یاخود کەمکردنەوەی ئەو نەخۆشیانی پرسیارێکی زۆر جوان و زۆرشم پێڕۆژۆم پرسیارت کرد لەم کاتێ وەرچی گڵا ڕێزانە گڵا ڕێزان کە ئەگەر کەسێک بوێ گوڵ بەخی پەروەردەکە لە ماڵەوە باشترین شت لەم کاتەیە بۆ بەرەمهێنانی پیتماس بێ ئەوی لە بازار تۆ بیکڕی پێینی ئاژەڵیمان هەیە بەتایبەتی ئاژەڵی مانگە ئەگەر بمانەوێت پیتماسی بۆ خۆمان دروستکەین لە ماڵەوە دێن نیوەی پێینی ئاژەڵی لەگەڵ نیوەی گڵایە هەردووچیان پێکەوە تێکەڵەکەین لە شوێنێکە دای ئەنین هەتا وەرزی زستان کۆت هەیدێت ئەمە باشترین پیتماسە ئەگەر مانوێت لەوەش باشتر بێت کەمێ مادی لمی بۆ زیاد دەکەین کەواتە ئێمە هیچ پێویست ناکە سەرچاوێکی ئابووری بەکاربێنین لە کوردستانە گڵای زۆرمانەیە کە ئەوەرێت کەواتە باشترین شت لەوەیە پێینی ئاژەڵی لەگەڵ گڵە هەڵوەریوەکانە تێکەڵی بکەین پیتماسێ دروستەکەین ئەمە ئامادەکاریمان کردو بۆ پێینکردن بۆ هەموو جۆرە گوڵێک ئەشێت ئەم جۆرە ئەگەر بمانوێت ئەگەر لەگەڵ گوڵێک لە ئەوروپاوە دێت حەزی بەم بارودۆخەنی لمی بۆ زیادەکەین مادە خۆراکیەکانی دیکەی بۆ زیاترین کەواتە ئەم گوڵە ژینگەی هەرێمی کوردستان بوو هەموو گوڵەکانی جیان گونجاوە مەگەر گوڵێک زۆر دەکمان بێ ئەگینە ئەو ژینگەی چکە ئێمە هەر وڵاتێکی ئەوروپا بینی سەرەکەی وەرزێکیە وەرزە بەهارە هەیە وڵاتمانەیە هاوینێ لە وڵاتەکانی دیکە وڵاتمان هەیە وەرزەکانی گۆڕە بەڵام کەشوهای کوردستان وا کەشوهای گونجاوە خی گەورەوە بەرهەمی کردناوە هەر چوار کەشەواکە بینێ کەواتە هەر گوڵێکش کە دەگمەنە بۆ ئۆرکیدەکان زۆر دەگمەن بەڵام ئایا ئەتوانین لە هەرێمی کوردستان گرنگی بدەین بەڵێ چونکە شوهای کوردستان گۆڕانکاریتیایە ئەتوانین هەموو گوڵە گرنگ بدەین ئەمە باشترین پیتمەسە مێژوتم لە سەرتاشە باسم کرد لەم کاتێ ئەکرێ تاقیمکردنی ئەکرێ بۆ گوڵەکان ئەتوانین پارچەکۆڵی گوڵەکان کەین لەم کاتێ ئەتوانین بە قوڵای 2 بۆ 5 سانتین ئەو گوڵانی کە لە ماڵ هەمانە لە ئینجانی بچووکە هەن ئەتوانی هەڵیان کۆڵین بۆ ئەوەی چۆنێک لە ئاڵگۆڕکردنی گازی تاڕوودا زۆر باشە کاک غالب کۆمەڵێک گوڵ هەیە لەناو ئاودازیا ئەکات ئەمانە چی بۆ نمونە نیلوفەرە کۆمەڵێک لە گوڵە بەرسێبەریەکانە ئەمانە چۆن بتوانین کە لە نەخۆشی بیان پارێزین لە هەمان کاتیشدا ژینگێکی لە باریان بۆ بڕاخسێنین بۆی کە زیاد بکەن مانگی یەک واتە ناوڕاستی مانگی یەک بە تایبەتی ئەو گوڵانی کە لە ئاواژین حەزیان بە ئاو هەیە کاتێکی زۆر باشە بۆ زۆر بوونیان چۆن ئێستاکێن ئەگەر بمانەوێت گوڵێکمان هەیە لە ناو ئاواژی
لەم کاتەیە دەستکەین بە زۆربوونیان زۆر هەڵەسین باش. چیەکەین ئینجانێکی بچووکەین کە ژێرەکەی داخراوە بێت بە تایبەتی شوشە بێت یان ئینجانێک لە ماڵەوە گڵازێکمان هەیە قاپێکی شوشەیمان هەیە کە ڕوونە ئەبینین دێم چیەکەم بانەکەی داپۆشم زۆر باش. بە لایلۆنێک و لایلۆنانی کە ئاسایی ئێمە وەکو بە شێوەیەکی ئاسانتر بۆ ئەو کەسانی کە گوڵپەروەرداکەن ئەو لایلۆنی کە بەکارێنی بۆ داپۆشینی خواردن پارێزرا بێت بەکارێن بۆ ناوی ڕێژێکی ئاوی تێکم کە ئاوم تێکرد ئەم گوڵاکەمە نایەوە ئەو گوڵم قەدەکەی تێکم و گوڵانی کە بە قەت زیادەکەن یان گڵاکەی تێکم ئەو گوڵانی بە گڵا زیادەکەن تەماشاکەین لە نایە جێگیریەکەم کونێکەمە ناو گڵاکە ناو لایلۆنەکە و لە ناوی ئەیچێنم کە چاندم ئەم گوڵە ئەگەری ڕێک دەرکردنی زۆر کە ڕێک زۆرە کات لە مانگی دووە دەستکەم بە چاندنی بەڵام ئەو گوڵانی لە ئاواژین واتە حەزیان بە ئاوا لە هەرێمی کورسانە یان بمێ لە ژنگەیەکی ماڵایە پەروەردەیەکەم چۆن پەروەردەیەکەم ئەم گوڵە ئەبێ ئاوەکەی ئەگەر گوڵەکەی ئاوی سوێر بێت تۆزێ قورسە بێژ ئاوەکەی لە درەوە بۆ بێت ئەگە بەڵام ئەگەر گوڵەکەی ئاوی شیرین بێت دەفرێکی گەوری بۆ داهەنرێت ئەم گوڵە ئاوەکەی تێنرێت بەڵام بۆ ئەوی گوڵەکان جێگیر بن لە ناو ئاوەکەیە وتمان کە لە سەرای چاندنیەتی کە ڕێکەکانیان جێگیر بێ پێویستە چینێک بەردی بۆ دامرێت بۆی ڕێگەکانی نجوڵێت تا لە ئاوەکەی ئاجوڵێت ئەو لە هەرێمی کوردستانە تەماشاکی لە فەرمانگەیەکی هەرێمی کوردستان ئاو بۆتە گرفتێکی زۆر گەورە یعنی ئەو گوڵانی کە لە هەرێمی کوردستانە هەن ئاو کێشێکی زۆر گەوری بۆ دووسکە سەرگەی تۆ چی فەرمانگەیەک ئەچیتە بینایەک سەرێکی هەموو گوڵەکان سیز بوونەتەوە ئەم گوڵانە پێینی پێدراوە کە شوهای گونجاوە بەڵام خەڵکی زانیاری نییە بۆن ئەمدا بە ئاوە ئاوێکی دڵۆ پێنراوە هەر گوڵێک ئەم ئاوە بچێت دەژێری وشکە بێت هەر گوڵێک بێت بۆ چونکە ئەم ئاوە خەستەکەی کەم خانەکانی ئەو گوڵە ئەتەقێت گواتە باشترین شت ئەوەیە خەڵکی یان تاکی کورد زانیاری هەبێ ئەم ئاوە ئەگەر بتێ گوڵێ وشکەی ئەماوە کە ژێری ینی بۆن من لە فەرمانگایك ئەو کەسێکە لە فەرمانگای ئەو کەسێکە لە شوێنە دەوامەکات کەمێک لاوەکە خواتەوە ئەو ئاوی کێڵێت کاتە ژێر گوڵەکەەوە کاوی کردە ژێر گوڵەکە ئەو گوڵەکەەوە ئەم وا پەروەردە بووە وا تێگەیشتووە کە ئەم گوڵە ئەم ئاوی پێویستە بەڵام لە ڕاستیە تۆ هۆکارێکی بۆ مردنی ڕۆکەکە چکە خانەکانی گوڵەکە ئەتەقن کاتە باشترین شت ئەوەیە ئەگەر بمانێ گوڵی لە ئاوا بەخێوکەین لە مانگیەکەواتەوە چێن مانگیەکەوە ئەم گوڵە وا بکەین لە ئینجانی بچوک بچووکە بتوان ڕاک دروستکەن توان بۆ شێکەدای پۆشین کاکغاالب پێم خۆش بۆ هەر لەسەر ئەو ئاوە کە باست کرد کەواتە ئەگەر بمانێت گوڵێک گەشە بکات پێویستە ئاوەکەی چۆن بێت بە پێی جۆری گوڵەکە ئاگۆڕێت ئایا ئەو گوڵە پێویستی بە ئاوێکە کە مادە کانزایەکانی زۆرە مادەی کانزایکە مەسە بۆن گوڵێک لە ئەوروپاوە دێت ئایا ئەم گوڵە حەزی بە ئاوی سوێرە یان حەزی بە ئاوی ئاوێکە ئاوی شیرین بێت بۆن هەر ئێمە باسی گوڵەکەین کە لە هەرێمی کوردستانە زۆر بە ئاسانی توانی گەشەکات بۆ من نێرگس ماوەیەکی تر کە ئەچینە وەرزی بەهارەوە سێرەکەینەوە خەڵکا بینی گوڵی نێرگز لێ کاتەوە گوڵی نێرگز لێ کاتەوە ئەیتوێ لە ماڵەوە ئەم گوڵانە پەروەردە بکات کاتی ئێم گوڵانە پەروەردە بکات حەزەکە لە ناو گڵازێک ئاوە چەپێ گوڵی نێرگز کە پێشکەش دەکرێت پەروەردەیەکی ئەم گوڵە زۆر حەزەکەم گرنگی درێ بە گوڵی نێرگز چکم حەزەکەم گوڵی نێرگز بێتە هێمایەک بۆ کورد چۆنی سێ ماڵێن جەژنی نەورۆز هەموو ئوروپاڵێت هەموو جیهانەڵێت ئەڵێ ئەم گوڵا لە ناوچەیەکە ئاژی باشترین جۆڵی گوڵی نێرگزی هەرێمی کوردستانە گرنگی تێ بە گوڵی نێرگز ئەتوانێ مە گوڵی نێرگز گوڵێکە توانای مانەوەی زۆری هێلاوە بۆی یەک مانگ کەم گوڵ هەیە بۆ مای یەک مانگ لە ناوابێت ئەم گوڵە پێویستەکات هەفتانە قەدەکەی بڕیت خوێ تێ بکرێت یان شەکری تێ بکرێت بۆی مادەکان بەڵام باشترین شت ئەوەیە باشنەوەی ئەوە ئەگەر بمانێ پارێزگاری لە هەموو جۆرێک گوڵکەین ڕێنمایە تەندروست ڕێنمایەکانی پەروەردەکردنی گوڵ لە نامانگەکان نەمەگەکان لەو شوێنی کە گوڵەکەی لێوێ پەروەریگرێت باشە بە هەر لەسەر ئاودانی گوڵەکان بڵێنینەوە زۆر کەس هەیە ئەوە هەستەکە ئەگەر هات و بڕێکی زۆر ئاوی گوڵەکاندا ئەو گوڵە گەشە ئەکات ئەمە ئەبێتە هۆ لە ناوچوونی گوڵەکە ئەمە پێویستە تا چەند ئاگامان لە بڕی ئاودانەکەی بێت وە بڕی ئاودانەکەی چۆنیە ئەمە لە چەند هۆکارێکەوە سیرەکەین کاتێ بە ترانزیتی گوڵێک دێت ئایا ئەم گوڵە لەو کۆنتینەرانی کە دێت گوڵەکە ئایا کە شوای جێگیرە خۆ یەکسەر گوڵەکە نامرێت کە ئاگاتە نەمامگەکان
سەرکی نەمامگەکانی زۆربەی هەرێمی کوردستان نەمامگەی پێشکەوتونی نەمامگەی پێشکەوتونین بۆ چکە چاودێری ڕادەی شێ ناکات لە نامەگە بکانە واتە ڕێژی ئاودانیان جێگیرنی ئەمە تەماشاکین ئاودانیش بەپی گوڵەکانە گۆڕێت گوڵ هەیە بە تایبەتی و گوڵانی کە لە ناوچە گەرمەکان ئاژین گوڵی دڕکاوین حەزیان بە ئاو نییە بەڵام ئەو گوڵانی کە لە بەرسێبەران حەزیان بە ژینگەیەکی زیاتر ئاویە دەسێ تەماشاکەین گوڵمان هەیە لە ژینگەیەکی ئاوی ئاژی کاتان پێویستی بە بڕێکی ئاو زۆرە بە پێی وەرزەکانش ئاودانیانە گۆڕێ بۆ نوێسە کە وەرزیستانە پێویستەکە گوڵ جاری وایە گوڵمان هەیە 5 ڕۆژاری ئاوادرێ گوڵمان هەیە 4 ڕۆژاری ئاوادرێ گوڵمان هەیە هەفتانە ئاوادرێ کەواتە بە پێی جۆری گوڵەکە ئەبێ ئێمە ئاودانەکی بگۆڕی زۆر باشە کاک خاڵە پێم خۆشە باسێک لە ڕۆکی بیابانیەکان بکەین گوڵە بیابانیەکان لە ئێستادا هاوڵاتیان زۆر گرنگیان پێدەن لە ماڵەکانیاندا زۆربەی بەخێویان دەکەن ئەمێ باسێک لەوە بکەین کە ئەم گوڵانە چۆن ئاوادرێ و تا چەند گرنگە ئێمە زانیاریمان لەبارەی ئاودانی ئەم جۆرە گوڵانەوە هەبێت ئاودان بۆ گوڵی بیابانیەکان چەند شتێکی لە گوڵی بیابانیە ئاودان زۆر گرنگ نییە چکم ئەو پێویستی بە بڕیشکەم ڕاستە ڕووناکی زۆر گرنگە بووی گەرما زۆر گرنگە بووی ڕادەی شێ بۆی گرنگە کەواتە 4 وەکارم هەیە بمێ گوڵێکی بیابانی لە ماڵەوە پەروەردەکە ئەم گوڵە ئاگەر ڕێژی ئاودانی بە تایبەتی لە وەرزیستانە چەندێک بە تایبەتی ئێساکەین لەم کاتەیە لێ گوڵێکی بیابانی 14 ڕۆژاری ئای پێویست بێ گوڵێکی دڕکایی بۆن هەنجیری دڕکاوی کە زۆر ئێمە هەر لە کۆن و ئاشنایەتیمان هەیە لەگەڵێ ئەم گوڵە کەواتە ئەگەر 15 ڕۆژاری پێویستی باوە بێت بەڵام ئەگە لە ژینگەی دەروی ماڵا بێت کە وەرزیستانە پێویستی باودان هەر نییە بەڵام ئایا ئەگەر بمانوێت ئەم گوڵە بپارێزین لە وەرزیستان پێویستەکە دایپۆشین بۆی بەرگی چی بگرێت ئەو پلە گەرما بەرزە بگرێت یان ئەگەر بمانێت ئەم گوڵە پارێزگاری لێ بکەین لە ڕووی ڕووناکیەوە لە ڕووی گەرماوە لە ڕووی ڕادیشەوە لە ڕووی ئاودانەوە بۆ ڕۆکە دڕکاویەکان زیاتر گرنگیان بەچی داوە گرنگیان بە ڕادەی شێ بە ڕووناکی بە پلەی گەرما لەگەڵ ئاودانە ئاودانی ئەوان بڕێکی زۆر کەمە زۆر باشە کاک خاڵب وەکو پرسیاری کۆتاییم ئەمێ بزانم کە ڕێنمایی بەڕێزت چییە بۆ ئەو کەسانی کە لە ماڵەکانیاندا گوڵ هەیە و ئارەزووی بەخێوکردنی گوڵ دەکەن یەکەم شت کە ئەمەوێت ئەوەی گرنگی پێ بدەم ئایا گوڵەکە بۆ چمە بەستێ بەخێوەکە ئەم گوڵی کە بەخێوێکە بۆ جوانی گوڵەکەی پەروەردەیەکات ئەگەر بۆ جوانی گوڵەکەی بێت پێویستە ئەو گوڵانە بەخێوکەنیسە وەردەتە ساعە گوڵە ئازار بۆ جوانی گوڵەکەی بەخێوەکرێت گوڵمان هەیە بۆ جوانی گڵاکانی بەخێوەکرێت گوڵمان هەیە بۆ جوانی گڵاکانی بەخێوەکرێت ڕەنگاوڕەنگی گڵاکانی ئایا بۆ چمە بەستی گوڵ بەخێوەکەیت دوو ئەگەر بمانەوێت بیکەینە لە ماڵێکە هەز بە ئاسوودەی بکەین هەز بە جوانیکین پێویستە زۆر گرنگی دەین بە گوڵ زانیاری و ڕێنمایی باشمانەیە بێ لەسەر پەرۆدەکردنی گوڵ تەماشاکەین سەری ئەم شاراکەین هە شاری سلێمانی خۆمان کاتێ بینی شەقامەکان تێپەڕین ئەم داواکاری بچووکەم هەیە لە حکوومەت هێرێم بە تایبەتی لە پارێزگاری سلێمانی تەماشاکی هەمووی بە ئاسنێکی مردوو وشک ژەنگاوی سێرەکە ئەم ئاسنە ژەنگیانە بین ئەم شەقامانیان گرتووە ڕێگرێکە لە خەڵکە لەم بەر پەڕێتەوە بۆ پەڕ خەڵتاو لەوە تێپەڕی بزانێ سوور چێ و سەوسی هەموو لەوانە خەڵ تێپەڕی ڕێنمای زیاترێکە مروشی لە نێوی خەڵ سووتی ناپەڕێنێ کەواتە باشترین شت ئێستا تەماشای وڵاتانی دراوسی بۆ بوو تورکیا من کاتێک لە تورکیا بووم سێمە کرد شارەوانی ئەو شارە بۆکسی گەورە گەورەی هێنا بۆکسی گەورە گەورە هەر لە ناو شارەوانی لە ناو نەمەگەوەکان ئەم گوڵانیان نەچان بەڕافی لەگەڵ باڵارگرەکانە گوڵەکانی لە بین جادەکان دانا کە وەرزی ئەم گوڵە کۆتایی هات ئەم گوڵانە گواستەوە یعنی ئەم گوڵان ناکرد سابت لەو شۆنەجێکی بێ گوڵێکی دیکانی نابوو وەرزە کەواتە باشترین شت ئەوەیە بۆی سلێمانی بە شاری گوڵی نێرگز ناوبانگ بێت چونکە ئێمە وەکو شاری سلێمانی زۆر گرنگیمان داوە بە ئاگری نەورۆز باشترین کات ئەو کاتەیە کە سەلکی گوڵی نێرگز هەر لە داشتایەکان هێرێمی کوردستانەوە بیهێنی لە چاندنێکی بۆ ئەنجام دەین لە ناو بۆکسی گەورە گەورەیە ئەنی ئەکرێت 1 بە 2 مەتر بێت بین لەبەری شەقامەکان بیچێنین تۆ تەماشاکی کاتێک لە هەر دووڕیانێکەوە دیت ناو شاری سلێمانیەوە سەرێکی ئەو شارە سێ گوڵاناکی هەمووی مردوون بۆ وەرزیستان توانای گەشەکردیان نیە ئەی بۆ من نێم گوڵێک بچێنم لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە شاری سلێمانی توانایمانەوە بێت دەستەکانە خۆش زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ بەڕێز خالب عەبدوڵڵا هەڵگری بڕوانامەی ماستەر لا بایۆلۆجی کا بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازانم راپۆرتێکمان هەیە لەسەر گەنجێکی گوڵفرۆش بابێکەوە بینەری بین و جاتر بەرچاوە بین
هەموو ڕۆژێک خۆی شیک دەپۆشێت بە چەپکێک گوڵەوە لەسەر شەقامەکانی شار پێشوازی لە ڕێبوار و خانەخوێنی سلێمانی دەکات. ژێوی من بۆ گڵۆپە سوورەوەیە چاوەڕوانە بم کە گڵۆپەکە سوور ببێت و دەست بکەم بە ئیشەکەم. 4 زمانە زانم: عەرەبی، ئینگلیزی، کوردی، فارسی. گرافیک دیزاینەرم. باهۆز بۆ ئەوەی گوڵەکانی سیس و نەژاکێن لەگەڵ ئێوارانی سلێمانی بە فێنکی گوڵ دەفرۆشێت. ئەو گوڵە مانای خۆشەویستیە، بانای عیشق و محبەت و مرۆڤایەتیە. ئەیفرۆشینی تر دێن و شەرم ناکەم بە شانازی وەکو گەنجێکی ئەم وڵاتە لەگەڵەوەی کە شەهادەم هەیە و تاعین نەبووم و دانەمەزراوم، هیوای خۆم لە دەست نەداوە. بێگومانم ڕۆژێک ئەگەم بە هەمووی ئەو شتانەی کە ئەم هەوێ. ئەمڕۆژ پارەکانم بۆی لێم جیاوە ببزانم چەنم خێرە و چەنە هینای خەمەنە ئەو گیرفانەمەوانێ بۆی دوای جێوەکەم. ئەمڕۆ کە تەقریبی پێم وابێت 12500 دینار بووە. باهۆز لەگەڵ هەر گوڵێکدا کە دەیدات بە کڕیاران عشق و خۆشەویستی و لێبوردەیی لەگەڵ هەنە کات پیرەکانی ژێکڕن زۆرم بەلاوە جوانە کە ژن و مێردێکی بەتەمەن لەناو سیارەکە دانیشتون و گوڵێکیان پێم یعنی بەو تەمەنەوە ئەو عشقیان لە بیناماوە، یعنی بەدەم یەکۆ زەردەخەناکەن. بەس زۆرینەی ئەو کەسانەی کە گوڵەکە ئاکڕن گەنجن، کچووکڕی گەنجن. بەردەوام ڕەنگی سوور هێمایە بۆ وەستان، بەڵام بۆ ئەم گوڵفرۆشە سەرچاوی بژێوێتی. گوڵفرۆشەکان لەسەر شەقامەکان چاوەڕوانن، چاوەڕوانی سووربوونی گوڵۆپی تەرەفلایتەکانن لەسەر شەقامەکان. لەگەڵ سووربوونی ڕەنگەکەی ئەوان ژیان و کەسابەت و بژێویان دەست پێ دەکات. گوڵ دەفرۆشن و بژێوی ژیان و ماڵ و منداڵەکانە پەیدا دەکەن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لا تەوەری سێم و کۆتاییماندا باس لە زۆربوونی تاوان و هۆکارەکانی زۆربوونی تاوان دەکەین زانین تا چەند لە هەرێمی کوردستان تاوانەکان زیادی کردووە، هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە، پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە ئاستی تاوان لە هەرێمی کوردستان کەم بکرێتەوە. هەر بۆم بەستەش پارێزەر پروشا قەلەندەر کەس نەزان ماستەر لا لێکۆڵینەوەی تاوان باشەوەیکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. سڵاو لێبێ و بەیانیت باش بەیانی جەنابە باشتر. سپاس دەکەم بەخێر هاتیت. پروشا خان با سەرتا لەوە دەست پێ بکەین کە تاوان چێ پێناسەیەک بۆ تاوان بکەین. بە زمانەیەکی سادە توانین بڵێن تاوان کردنی کارێکە یا نەکردنی کارێکە کە بەبێ دەقێکی یاسایی بە تاواندانراوە و دەرەنجامی ئەم کردەوەش سزایەکی یاسایی بۆ دانراوە یان بە سزای عنی بە زمانێکی تریش بڵێن هەر کارێک لە دژی داب و نەریت و عرف و عادەتی کۆمەڵگا و ئەخلاق بێ بەپێی یاسا بە تاواندانرابێت ئەوە تاوانە. زۆر باشە. پروشە خان با باسێک لێ بکەین کە لە هەرێمی کوردستان تا چەند تاوان زیادی کردووە، هۆکارێکی بۆچی ئەگەڕێتەوە؟ لە هەرێمی کوردستان و لە هەر وڵاتێکی تریش لە کۆمەلگا بۆ کۆمەلگا جیاوازە. بەگشتی هۆکاری زۆربوونی تاوان دەگەڕێتەوە بە چەند فاکتەرێکی سەرەکی. ئێمە بزانین ڕێگی ئەم هۆکارانە چییە؟ یەکێ لەو هۆکارانە باری ئابووریە، سیاسیە، کۆمەڵایەتیە، ناعەدالەتی چینایەتیە و ناسەقامگیری دۆخی ئەو شوێنەیە. یەکێ گرنگترین هۆکارەکانیشی باری ئابوووریەکەی توانین بەهۆی هەژاری و نەبوونی کارەوە بێت. ئەمانە هەمووی هۆکارن بۆ زیادبوونی تاوان و بۆ نمونە پەروەردەی خێزانی، ئاستی ڕۆشنبیری کۆمەلگا تا چه هینێکەوە و تەقالیدی ئەو شوێنەوە ئەرف و کڵچەر. باشە.
پرۆشەکان لە ئێستادا ئەبینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە تیڤەکان هەر کات تاوانێک ئەنجام ئەدرێت پیشان ئەدرێت و خەڵکی ئەیبینن و دەنگۆیەکی زۆری لێ ئەکەوێتەوە. ئەمە بزانم ئەمە تا چەند هۆکارە بۆ زیادبوونی تاوان. بەتەکید تەکنۆلۆژیا و کەناڵی تەلەڤیزیۆنەوانە زۆر هۆکاریان هەیە بۆ زیادکردنی ڕێژەی تاوانی. سەبوون منە ئەندامی خێزانێک کە دانیشن سێری تەلەڤیزیۆنێکەکان ئەم ئەندامی خێزانە بیر و ڕای جیاوازیان هەر کەسێک و کەسایەتێکی جیاوازی هەیە تەمەنی جیاوازیان هەیە و تەفاعولیان لەگەڵ ئەو شتەیە هەیە زوو هەڵەچێت هەیە کەمتر ئەمانە هەمووی هۆکارن. ئیسە بۆ نمونە ئەڵلقەیەک شتێک پیشانە درێ لە تەلەڤیزیۆنەکە ئەم معنای ئەوە نییە سە ئەم خێزانە ڕاستە خۆ هەڵەسێت ئەم تاوانە ئەنجامەداتەوە بەڵام کێشەکەی لەوەیە ئەم بیرۆکەیە ئەمێنێتەوە لە مێشکی ئەم کەسانەیە دووبارە بوونەوەی ئەم بیرۆکانە وایلی ئەکات لە بینینی تاوان ئاسایی بێ لە بەردەم و چاویا و یعنی بە شتێکی ئاسایی ببینێتەوە و کردەوەیە. زۆر باشە. پرۆشەکان با باس لەوە بکەین کە تەمەەن تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەنجامدانی تاوان. خۆی بەپێی یاسا هەرێمی کوردستان لە تەمەنی 11 ساڵەوە ئینسان بەرپرسە لە ئەنجامدانی تاوان. بەڵام کێشەکە لەوەیە چۆن ئەم کەسە ئەم مناڵە ئەم هەرزەکارە تێگەێنی کە تاوان نەکە خۆ ئەم هەرزەکارە ناچە دەقەیاسەکان بخوێنێتەوە بزانێت چ لە مادەیە چەنا لە مادەی چەنە چی بە تاوانەگرێتەوە. ئەمە هۆکارێکی بۆ ئۆگارێت پەروەردە و بیری ئەم کەسە لە ڕەگەوە چۆن دروستی بکەین کە تاوان نەکات. پرۆشەکان باست لە دەقەیاساییەکان کرد. خەڵکی ئاسایی دەقەیاساییەکان نازانن بەڵام چی بکەن بۆ ئەوەی کە شارەزاییان هەبێت دەربارەی بۆ ئەوەی کە تاوان ئەنجام نەدەن. بەڕاستی ئیسە لەوەیە باسمانە کرد کە مناڵێکی 11 ساڵ چۆن تێگەێنی کە تاوان نەکە خۆ دەقەیاساییەکان ناخوێنێتەوە. ئەم ئەگەڕێتەوە بۆ ئەو هۆکارانی کە هۆکارن بۆ ئەنجامدانی تاوان. بۆ نمونە بابگەڕێنە بۆ ماڵەکانی خۆمان بۆ خێزان و پەروەردەی خێزانی. ئەگەر ئەم مناڵە بۆ من دایک و باوکی ببینێ ئەنجامدانی تاوانەکەن ئەم مناڵەوەکو ئاوێنە ئەمە دووبارە ئەکاتەوە. بۆ نمونە ماڵەکە شەڕیتایە یان ناکۆکیتایە بەڕاستی ئەم کەسە ئەبێت لە مناڵیەوە فێر بکرێت هەموو کەسێ ئەرک و مافێکی هەیە. یعنی ئەبێ بۆ نمونە ڕێزی بەرامبەر بگرێت یەکترینی پێ قبول بێت. ئەمانە هەمووی هۆکارن کە لە ئەم مناڵە لە ڕەگە و فێری بکی کەسێکی ئەوە بێ هەڵسوکەوتێکی سەلیم و ڕێکوپێکی هەبێت کە بتوانە دوورکەوێتەوە لە بەلاڕێت چوونی ئەو ئینسانە و دوورکەوێتەوە لە کردەوەی خراپە. زۆر باشە. پرۆشەکان با باسێک لەوە بکەین زۆر جار هەیە کەسێک تاوانبار نییە بەڵام بەهۆی بەڵگەیەکەوە تاوانبار ئەکرێ. ئەمە تا چەند گرنگە کە یاسا ئاگای لەم کەسانە بێت و ڕۆڵی یاسا چییە لێرە؟ بەڕاستی هەموو کەسێک یاسا ئەو قانونەمان هەیە یعنی ئەو مەبدە قانونیە ئەڵێ هەموو گومان لێکراوێک تا چەسپاندنی بەڵگەکە بەسەریەوە بێتاوانە. بەڕاستی ئەگەر کەسێک بەڵگەیەکی کەمیشی بەسەرەوە بێ بەڵام وا باشترێکە کە ئەڕواتە بەردەم لێکۆڵینەوەیە هەموو ڕاستیەکان بڵێت چونکە زۆر جار لە ڕاستی نەوتن بەرەو عقارێکی بەرەو ڕێگایەکی خراپ ئەم کەسە ئاوە بۆ نەجاتدانی خۆی ڕەنە ئەم کەسە شەریک بێ لە فعلی جەریمەکەیە بەڵام بە نسبەتی چەندێک ئەم هاوکار بۆ چەندێک ئەم دەستی هەبووە لەو جەریمە و چەندێک نسبەی فعلەکەیە لە جەریمەکەیە ئەوە دیارەکە چەندێک سزا بەدرێ لەبەرەوەی ڕاستی وتن زۆر گرنگە لەو حاڵەتانەیە کە دەربازی بێت بەڵام کە ئەو درۆ بکات و ڕاستی نەڵێت ئەو کاتە کێشەکە گەورەتر بێت و بەسەر یازاتر ئەچەسپێت کێشەکان. بێگومان پرۆشەخانە باسێک لەو بکەین کە بێگومان کۆمەڵگە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر زۆربوونی تاوان. کەسێک کە تاوانێک ئەنجام ئەدات بێگومان بە چاوی کۆمەڵگە چاوێکی جیاوازتر سێری ئەکرێت. ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر خودی ئەو کەسا و لەسەر زۆربوونی تاوان. بە تەکید ئەوە کاریگەریکی زۆر گرنگی هەیە بە تایبەت لە ناو گەنجانە ئەگەر ئەم گەنجە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە هەموو بوارەکانە ڕۆشنبیر بکرێ لەو ژینگەی کە تایە ئەژی بۆ منە ماڵە مەکتەبە ئەو یاریگایە کە ڕۆیاری لێکات ئەو ڕەفیقانەیە کە هەڵسوکەوتی لەگەڵەکە ئەگەر لە سەرەتاوە بە بیرێکی سەلامەت ببێت بڕوبڕووی ئەوە نابێتەوە ئەمجا بێت کۆمەڵگایش هۆشیاری بکەینەوە کە گاڵتە بە خەڵک نەکەن لە ئەنجامدانی کارێک بەعکسەوە هاندانی بن بە تایبەت بۆ گەنجان هاندانی بن کەمی بکاتەوە بۆ من بە چاوی سوکا سێری نەکەن کە پێی بڵێن بۆ منە
زیاتر بەرنامەی تەسقیفی و هۆشیاری بکرێت کە ببێتە هینێک کە خەڵکی نە ئێوە ژوا مەکەنە با ئەم ژیانتان ئاوا نەفەوتێ و وەک لەوەی کە من دابنیشم گاڵتەی پێ بکەم و سوکاتی پێ بکەم خەڵک زیاتر ڕقی خەڵک هەڵسێنم بەعکسەوە بێوکو دەرسێکی لێ وەرگری بڵێ ئەم فڵان کەس ئەها ژیانی لە دەستدا بۆنی هۆکارێکی ئاوا ئێوە وامەکەن ئەوە ژیانتان ئەفۆتێ بەعکسەوە ئێوە بە ڕێگایکی ڕاستا بڕۆن ئەو باشترێکە وەک لە گاڵتە پێکردنی بۆ باشە. پروشەخان باس لایەنی یاسایی بکەین. زۆر جار هەنێک کەسێک تاوانیش ئەنجام ئەدەن بەڵام یاسا کاری خۆی ناکا لەگەڵ یانە ئەمە تا چەند ئەبێتە هۆکاری ئەوەی کە تاوان زیاد بکات. بەڕاستی لێ کۆڵینەوە لە تاوان و دۆزینەوەی تۆمەتبار ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵە هۆکار. هەموو شەرت نییە مەرج نییە هەر تاوانێک ئەنجام درا تەواو 100% ئێمە تاوانبارەکان بەدۆزینەوە. هۆکارەکەی شێگرت بۆ چەند هۆکارێکی سەرەکی بۆ نمونە زۆربوونی تاوانبارەکان عەدەدیان زۆرە یان ئەم تاوانە لە کۆنەوە ئەنجام دراوە بەڵگەکان ون بوون و درەنگ شکات کراوە یان ئەوەیە لە شوێنێکی جیاواز هەموو مەحوی ئاساری جەریمەکە مەحو بۆتەوە ئەمانە هەمووی هۆکارن یعنی هەموو کاتێک خراپی لایەنی قەزایی و لایەنی لێکۆڵینەوە و پۆلیس نییە کە ئەم تاوانە نادۆزنەوە بە هەلوو بیئێ ئەو تاوانەی کە ڕووی داوە هۆکارە بێت کە تا چەندێک بتوانیت دەست نیشانی بێکمان. پروشەخان ئەبینین کە زۆربەی کات تاوان ئەکرێ بەڵام لە لێوان دوو خێزاندا بە سوڵحی عەشایری چارەسەر ئەکرێ و نابرێتە دادگاکان. ئەمە تا چەند هۆکارە بۆ زیادبوونی تاوان؟ بە تەکیت ئەوە هۆکارێکی زۆر 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 گەورەیە چونکە بۆ نمونە ئەوە هەرە گەڕێتەوە بۆ بیرروڕا و کەلتور و کۆمەلگا چکەڵی لە کۆمەلگاکە بۆ کۆمەلگای جیازە. کۆمەلگایەک ئەو عادەت و تەقالید و عرفی تابێکە بە سوڵحی عەشایری کێشەکان چارەسەر بکەن ئەو کەسە ئەبێتە ڕێگە خۆشزەمینەیەک بووی کە تاوان ئەنجام دەبوون ئەو ترسە نامێنێ لە دڵیا کە تاوان ئەنجامەڵە کێشەنی منە ماکەم دوایەوە ئەچین ئاشتیانەکەینەوە سوڵحێکەکەین بە هینی کۆمەلگایی خۆمان بەتەکی ئەمە هۆکارێکی زۆر گرنگە بۆ زیادبوونی تاوان و یعنی من لەگەڵ یانیم بۆ هەنێ لایەنە بۆ هەنێ لایەنی بەسیتی ڕۆژانەی ژیان باشە بەڵام بۆ تاوانە گەورەکان وەکو کوشتنە وەکو دزینە وەکو دەزرێژی سکسیە ئەمانە بەڕاستی وا باشە و کەسە بە ئەنجامی سزای خۆی بگرێکمان. پروشەخان با باسێک لە منداڵان بکەین ئەبینین بەداخۆ زۆر منداڵ هەیە تاوانی جۆرا و جۆر ئەنجام ئەدەن ئەمە بزانم کە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە لە هەمان کاتیشدا ڕۆڵی خێزان چییە لە ئەوەی کە منداڵەکانیان بە شێوەیەک پەروەردە بکەن بۆ ئەوەی کە تاوان ئەنجام نەدەن. خێزان هەموو کەسێک سەرەتا یەکەم بیئەیەک و کۆمەلگا کە تیاژی خێزانی خۆیەتی اونجا هەموو کردەوەکانی ئینسان ئاوێنەیەکە لەو ئابێتە ئاوێنێک بۆ کردوانەی خێزانەکەی خۆی کردوێتی ئەمجا زۆر کەس بۆ منە خێزان بەس یەک هۆکار نییە کە ببێتە دافع ئەم مناڵە تاوان بکە کۆمەڵی هۆکارە بۆ منە نەداری ئەو خێزانێ بۆ منە ئەو باوکە ئەوەندایکە مستەوای مەعیشەتیان خراپە هەژارن ئەمە ئەبێتە کاردانەیەک بۆ سەر پەروەردەکردنی ئەم مناڵە ناتوانێت بیخاتە سەر خوێندنێکی باش بیئێکی باش یان خوان ناکۆکیان لە نایە ئەم مناڵە پشتگوێ خراوە یان لە ماڵەوە چەسەنراوەتەوە یان بە چاوی کەماسێکراوە یان ئەم مناڵە لە ناو خێزانەکە فێر نەکراوە ڕێزی یەکتر بگرێ ئەمە ئەبێتە سێر لێ شێواویان یان ئەمانە بێلانەکانن لە دەرەوە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوی ئەو مناڵە تاوان ئەنجام بدە. ڕاستە. پروشەخان خوێندن تا چەند کاریگەری هەیە و تا چەند لە خوێندنی هەرێمی کوردستاندا وانە هەیە تایبەت بە زانینی دەقە یاساییەکان بۆ ئەوی کە منداڵان هەر لە منداڵیانەوە شارەزایان تێدای هەبێت بۆی وا بکەن کە ئەگەر گەورە بوو تاوان ئەنجام نەدات. بەڕاستی بۆ نەهێشتنی تاوان تەنها یەک دەقی یاسایی وەکو مەنهەج لە مەکتەب بخوێنرێ ئەمە نابێتە چارەسەر ئەبێت ئەم گەنجە ئەم هەرزەکارە ئەم مناڵە لە هەموو ڕۆوەکانی ژیانەوە فێر بکرێت ئەرک و مافی هەیە یەکترینی پێ قبول ببێت بزانێت هەموو کارێک و کردەوەیکی بەسیط کە ڕۆژانە ئەنجامی ئەیە ئەگەر خراپ بوو تۆ سزایەکی بەسیطی ببێ یعنی ئەوەی کە سزانەی کە ئەوانی کە شارەزان هەیە لە پەروەردەی مناڵە کۆمەڵە سزای یاسایی و منطق و عەقلی کە جێبەجێ ئەکرێت ئەمانە لەگەڵ یا فێن کرد لەو مناڵە و فێرە بێت کە زەرەر بە بەرامبەر نەگەیەنێت کە بزانێ خەڵکی تر هەیە کە من نابێ ئەم ئیشە خراپ بکەم کە تۆ ئەم فکرێت چەسپا لە مێشکیا ئەو کاتە تاوانە گەورەکانیش ئەنجام ناودا بەڵام من ئەو فێری پەروەردەی نەکەم و نەزانێت هەموو لایەنە جیاوازەکان چییە و چۆن ماف و ئەرک بپارێزێ بە دەقێکی یاسایی من دەرسی پێ بڵێمەوە ئەو ئیسفادەی نابێت.
زۆر باشە. پرشەخان وڵاتانی ڕۆژئاوا تاوانی زۆر تێدایە خودت وڵاتانی ڕۆژهەڵات و هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڕاستی ئەم پرسیارە توێژینەوەی زۆر گەورەی لەسەرە. بڵێم ئێستا من بە جوملەیەک جوابی جەنابە بەمەوە تەواو نابێ، بەڵام نتوانم بە کورتیەک پێ بڵێم بەهۆی جیاوازی کەلتور و کۆمەڵایەتیەوە لە وڵاتانی ئەوروپا تاوانەکان ئەتوانی بڵێن جیاوازترە لە وڵاتە شەرقیەکان و ئیسلامیەکانە. بەڕاستی لە وڵاتەکانی ئەوروپا بۆ نمونە تاوانی پارێزپیکردنەوە زۆرە، تاوانی ئەلکترۆنیەکان زیاترە. لە وڵاتانی شەرقیە تاوانی دزی و تاوانی قەتڵ و تاوانی سێکس زیاتر. ئەمەش هۆکارەکەی چییە؟ بۆ نمونە لە ئەوروپا با نمونەیەکی بەسیط پێت بڵێم ئێستا کە لەوێ هەیە و لێرە نییە. بۆ لێرە سیستەمی بانقی هەر یەکێ لە ئێمە پارە معنی ناخینە بانق و بە کارت ئیش بکەین. لەوێ چونکە سیستەمی بانقی هەیە و لەوێ پارێزانی جەریمەی پارێزپیکردنەوە زۆر زیاترە وەک لێرە. لێرە بڵێن ناڵین ئەمە بە تاوان حساب نییە پارێزپیکردنەوە، بەڵام لێرە لێپرسینەوەی لێ ناکرێت، هەر وەکو بڵێن یاسایەکە لە وەرەقەکەیان ماوەتۆ داخراوە. بۆ نمونە ئێستا لەوێ ئەگەر بڕۆی نمونێکی حیاویت پێ بڵێم خانوویە بکڕیت، بڕی پارەیە کە بێ بانقەکە لێتە پرسێ ئەم سەرچاوی ئەم پارێت لەکوێیە، چۆن ئەیخیتە سەر ئەم حسابێ لەکوێ ئەم دەرامەتە هاتووە. بەڵام لێرە بڕۆ مەبلەغێ پارەبەرە ئەو لێپرسینەوە لێ ناکرێن، یەکسەر توانی شتەکە بکڕی. لەبەر ئەم هۆکارە جۆری بیرکردنەوە و سیستەمی ئەو وڵاتە جۆری تاوانەکانیش جیاوازەکە. بێگومان پرۆشەخان قەیرانە دارایەکانی هەرێمی کوردستانی تێکەوتومە تا چەند بۆتە هۆکاری زۆربوونی تاوان لەمان کاتیشدا نەخۆشی کۆرۆنا و ئەوەی کە خەڵکی ئیشیان ئاکە ڕۆژانە کەرەنتینە بوون لە ماڵ ئەمە تا چەند بۆ هۆکاری زۆربوونی تاوان. بەتەکید بە تایبەت هەرێمی کوردستان چونکە قوارەیەکی سربەخۆنیە لە چوارچێوەی عێراقدایە، ئەو کاتەمە زەمینە خۆشکردنێکە بۆ ئەنجامدانی تاوان، چونکە ناحەزان و تاوان باران ئەم هەلە ئەخۆزنەوە کە باری ئابووری و سیاسی و کۆمەڵاتی ئەم شوێنە ناسەقامگیر بێ، ئەو کاتە تاوانەکانیش زیاکە. نەخۆشی کۆرۆنایش بۆی هەوەی کە لەلایەنی چونکە هۆکارەکانی تاوان کە پێشتر باسمان کرد لایەنی اقتصادی و ئەمانە ئێکتۆ کۆرۆنا بوو بەوەی دارمانی اقتصادی بەتەکی تاوانەکانی زیاکات و خەڵکیش نیتوانی بە پێی پێویست و ڕۆژە ڕۆتینی ڕۆژانی خۆی کارەکانی ئەنجامدا. بەتەکید ئەوەی وهی لایەنی نفسی خەڵک تێکچووە، لایەنی ئابووری خەڵک تێکچووە، ئەمانە هەموویە بێتە هۆکاری تاوان. زۆر باشە. پرۆشەخان باس لە بەندینخانەکانمان بکەین. ئەو تاوانبارەی کە تاوانێک ئەنجام ئەدات و ئەچێتە بەندینخانەکان، ئەمە بزانم کە ڕێکارەکانی بەندینخانە پێویستە چۆن بێ، پێویستە چۆن چاکسازی لەو کەسەدا بکەن بۆ ئەوی کە ئەگەر دووبارە گەڕایەوە ناو کۆمەلگا تاوان ئەنجام نەداتەوە. طبعا بەشی نەوجەوانان جیاوازترە وەک لە چاکسازی گەورە، ئەوانە جیاوازترە. ئەوش بەپێی کۆمەڵێک پسپۆری ئەوێت ئەم بەیانی بە یەک کەس ناکرێت، پسپۆری کۆمەڵایەتیە، پسپۆری نفسی ئەوێت، پسپۆری هەموو بوارەکانی ئەوێت کەمە پێڵێن ئیعادەت تەهیلی بکەن بە عەرەبی پێڵێن، یعنی دووبارە چاکسازی بکەن لە نەفسێتی ئەم کەسە بۆ نەفێری مهنەی بکەی، فێری ڕەوشتێکی باشی بکەی، فێری یعنی هەر ئەوە نەبێت تەنها لەو سجنە دانیشتی بێت و مدەی حکومەکەی بەسەر بچێت. بەڕاستی کەڵی ئیعادەت تەهیل ئەبێت لە هەموو ڕوویەکەوە ئەم کەسە بگۆڕیت بە تاوەتی غەسلێکی دەماغ و چاکی بۆ بکرێت کە بچێتەوە دووبارە نەچێتەوە بیرکردنەوە. ئەگەر مهنە نازانێ فێری مهنەیەکی فێری خوێنەواری بکەی و ئەو ڕێکارانەی کە بگرێتە کەواتە تا چەند بەندینخانەکانی هەرێمی کوردستان لە ئاستی پێویستان. بەڕاستی ناتوانین بڵێن سفرن و ناتوانین دەرەجەیەکی باشیشی بینێ، هەموو شوێنێک باش و خراپی هەیە و ئەم قەیرانە دارایی کەیسش کە وڵات بە پیاڕات بە تەکید تەسیریکی زۆر گەورەی کردوتە سەر بەندیخانە. پرۆشەخان باس لە خانمان بکەین لە ئەنجامدانی تاوان. بەشداری خانمان لە ئەنجامدانی تاوان لە چ ئاستێکدا و هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڕاستی لە مێژەوە ژن و پیا وەکو یەک بوون بۆ ئەنجامدانی تاوان، یعنی جیاوازیەکیان نییە، بەڵام هۆکاری ئەوەی کە ئەڵێن ئیستە ژن وا دەرەکەوێت کە زیاتر ئەنجامدانی تاوانەکە هی ئەوەیە لە کۆنا کۆمەڵگایکی پیاو سالاری هەبووە، پیاو زیاتر لە دەرەوە بووە و ژن زیاتر لە ماڵەوە نەیتوانێت بچێتە دەرەوە. اینجا سۆشیال میدیا و تەلەڤیزیۆن و ئەمانەیش هۆکارن، چونکە کە تاوانێک ئەنجام دێ کەسەر باسەکرێت ئەکسەر زانی لەو شوێنە شتێکی واجاران نەئەبیسرایە کە تاوانی وا ڕوویداوە. و اینجا ئێستش بۆ نمونە ژن زیاترێتە ناو کۆمەلگاوە، زیاتر دەرەکەوێت وا دەرەکەوێت ژن تاوان ئەنجام زیاترەدا، بەس پێشتری هەر ئەنجامی دا، بەڵام
دەرنەکەوتووە کەشف نەبووە و ئیسش کاتۆتە دەرەوە وەکو پیاو لە دەرەوەی ئەو کاتە ئەویش مشتریکە بێت لەو تاوانانە. بێکمان پروشەخان باس لە ئەو کەسانە بکەین کە تاوان ئەنجام ئەدەن ئەبینی زۆر بە ڕوونی وازحی دەمو چاویان لەسەر شاشەی تیڤیەکان لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکان پیشان ئەدێمە تا چەند کاریگەری هەیە لەسەر خودی ئەو کەسە لەسەر خێزانی ئەو کەسە و پێویستە چی بکرێت؟ بەڕاستی هەر کەسێک هەتا بە تاوەتی مەرحەلی کۆتایی دادگای نێت و تاوانەکە بەسەریان نەچەسبێت ئەم کەسە بێ تاوانە چونکە تۆ لە بەرحەلی لێکۆڵینەوە ئەوانە ئەم کەسە ناتوانانی بڵێ تاوانبارە ئەو کاتە ینی ئەم تاوانبارە ئیلا ئەبێ بچەسپێ بەسەریەوە بەڵگە هەبێت و قەرارێکی قەزایی هەبێت کە ئەم کەسە مجریمە ئەم کەسە ئەم تاوانەی ئەنجام داوە بە پێش ئەوە بەڕاستی ئەو کارێکی یاساییە تۆ بۆ نمونە لە کەسێک تێوەی گلا ڕەنەمە بەری بێ ڕەنە هیچ لە مۆزوعەکەیە بە هەڵە گیرابێ هەتا ئەنجامی لێکۆڵینەکەتەوە بێ لە بڵاوکردنەوەی لە سۆشیال میدیا و تەلەڤیزیۆنەوە کارێکی نایاساییە ئیلا ئەو کاتە هەتا مەرحەلەی نهایی تەواو نەبێت و هەموو شتێک نەبڕێتەوە ناتوانانی بەس ئیلا هەنێک کەیسی تایبەت هەیە کە ڕێی عامی زۆر لەسەرە و فەوزایەکی ئیجتیماعی گەورەی ناوەتەوە ئەو کاتەوەش کۆمەڵی ڕێکاری یاسایی خۆی هەیە ناتوانانی یەکسەر بڵێن منە ڕسمی بخەیتە سەری و یەکسەر ئەو بیچەسبێنی بەسەری و حیای بەرێنە ناو کۆمەڵگاکەیە. بەڵێ پروشەخان با بزانین کە ئەو کەسانی کە تاوانێکەکەن لە ڕێگەی سۆشیال میدیاوە یاساکانیان تا چەند بەسەردا جێبەجێ کراوە و ئەو کەسانی کە لە ڕێگەی سۆشیال میدیاوە هەڕەشە لە بەرامبەرەکانیانەکەن ئەمانە چی تا چەند توانیویانە لە ڕێگەی یاساییەوە ئەم کێشانە چارەسەر بکرێ و ئەو تاوانبارانە تا چەند بە سزای خۆیان گەیشتون؟ بەڕاستی بۆ هەڕەشەکردن و بەکارهێنانی ئینتەرنێت و ئەمانە یاسایی بەکارخراپ بەکارهێنانی ئەمریکانی تەلەفۆنمان هەیە کەسی هەڕەشەی کرێتوانێت بچێت لە هەر بنکێکی پۆلیس بێشکات بکات و بە ڕێگەی یاسایی خۆیڕۆن بەڵام کێشەکە لەوەی نییە جیاوازی هەبێت ئەو کردەوە لە سۆشیال میدیا کرابێت لە واقعە هەر کەسێک و بەپێی بە جەسامەت و گەورەی ئەو فعلەی کە کردوێتی سزا ئەدرێ بۆ من بڵێ من وەڵا لە سۆشیال میدیا کردومە سزا نادرم و کەس پێم نازانێ بەس لە واقع وەکو یەک وایە اینجا ئێستا بڵێن سیستەمی ئلکترۆنی هەیە و بەشی لێکۆڵینەوەی تاوانی ئلکترۆنیەکان هەیە بە ئاسانی کەسەکە ئادۆزرێتەوە هیچ جیاوازیکی نییە یعنی بڵێ وەڵام من فعلێکی خراپ هینەکەم کەس پێم نازانێ نا بە عکسەوە وەکو یەک ماڵی لەگەڵا کرد بەپێی ئەو کردەوەی کە کردوێتی سزادرێت. زۆر باشە. پروشەخان باواسێکی لە تاوانەکان بکەین کە دەرحەق بە ژنان ئەکرێت ئەمە بزانین کە زیاتر ئەو تاوانانە چی ئەگرێتەوە و لەلایەن کیەوە دەرحەق بە ژنان ئەکرێت؟ تاوانی ژنان بە دەرحەق ژنان پەیوەندی بە کۆمەڵگاکەوە هەیە تا چەندێک کولتور و عادەتی ئەو شوێنە ئەم ژنە بڵێن ماف و ئەرکی خۆی وەرگرتووە و تا چنێک کۆمەڵگاکە ئەم فعلی بەلاوە یعنی دروستە بۆ منە ئەم ژنە تاوانی بەرامبەر بکرێت چەندێک پاسە ئەمەش پەیوەندی بە پەروەردی خێزانی و هەیە بە کۆمەڵگەی پیاسالاریەوە هەیە بۆنە لە مناڵیەوە ئەم کەسە ئەم پیاوە ئەم کەسە کە ئەم تاوانە ئەنجامەدا لە خێزانەکە کە جیاوازیان کرد لە نێوانی کچ و کوڕەکەیە بۆ کوڕەکە هەموو شتێک جائز بۆ کچەکە جائز نەبووە و ئەم کوڕە دامن وەکو پاڵەوان و ئازا و هەموو پاساوی هەبوو کرداوەکانی ئەمە هۆکارە بە بەرامبەر توش دوعنین بۆ کاتەوە منەڵێ من لەگەڵ خوشکەکەمە کە سوکاری خۆمەوام کردووە لەگەڵ خەڵکی تریشە ئاواکەم کێشەنیە من بۆم هەیە هەموو شتێک ڕاستە دەسەکانە خۆش بێ سپاس بە ئامادەبوون سپاس بە زانیاریەکان بەڵێ سپاس بۆ پارێزەر پروشا قەلەندەر کەس نەزان ماستەر لا لێکۆڵینەوەی تاوان کابەشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵما بوو بەڵێ ئازانم تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامران بن.